بینەران و ئازیزانی کەناڵی هیوا ئەم کاتتان باش، زۆر خۆشحاڵم من گۆنا سعید جارێکی تر بە ئێوەی ئازیز دەگەمەوە لە دوای دابڕانم بۆ ماوەیەک. ئەمڕۆ لەگەڵ هاوکارم شەماڵ عەلی بەرنامەیەکی هەمەڕەنگتان پێشکەشەکەین. چەند بابەتێکمان هەڵبژاردووە کە بە پێویستمان زانی، ئەو بابەتانش بەشێکی پەیوەندی بە بارودۆخی کوردستان و عێراق هەیە و بەشێکی ناوچەیی و جیهانیە. شەماڵ ئەم کاتت باش؟ ئەم کاتی خۆت باش، بەخێراتیەوە گۆنا کەناڵەکە ڕووناکەی زۆر سپاس دەگەم هەر بژیت. پێم خۆش بوو تۆ بابەتەکانی شارت پێبەی، هەڵبەت پێکەوە دیاریمان کرد و پێشنیارەکان بە زۆری تۆ خستە پێش، بەڵام ئەو بابەتانەی کە بەلامانەوە گرنگە زۆر باشە. منی ژەروا بە سڵاوێکی گەرمی چی زۆر دنیا زۆر گەرمە، بە سڵاوێکی فێنک بۆ هەموو بینەران دەست پێەکەم وێدەوارم کاتێکی باشمان یاخود بەسوودمان لەگەڵا بەرنەسەر. بەڵام بەر لەوێ بچمە سەر بابەتەکان بیرم ناچێ بیری هەمووان بخەمەوە کە داواکارم لە هەمویان لینکی ئەم کەناڵە هەر ئێستا لە یوتیوبەوە نەک لە فەیسبوکەوە، لە یوتیوبەوە لینکی ئەم کەناڵە لە کەناڵەکانی خوانەوە پەخش بکەن. ئەگەر تا ئێستا نەیان کردووە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن لەسەر یوتیوب و هەموو دۆست و ناسیا و ئاشنایانیان بە کەناڵەکە ئاشنا بکەن و داوای لێ بکەنەوەنیش سەبسکرایب بکەن. کۆمەکی ئێوەمان پێویستە بە پشتیوانی ئێوە فراوانە بینەوە و گەورە بینەوە. بەڵێ باسەکان گۆناوی کە پێشنیانمان کرد پێکەوە قسەمان لەسەر کرد، مەجموعەیەک هەواڵی زۆر لەم هەفتەیە هاتووە، چ لە ناو خۆی کوردستان و چ لە دەرەوە لە ناوچەکەەوە لە عێراق لە ناوچەکە و لەسەر تاسەری دنیا. بەڵام ئەوانەی کە توانین فریان کەوین باسییانکەین ئاوامان هەڵبژاردووە ململانیەکانی ناو یەکێتی، ناوباڵەکانی یەکێتی و حکومی مافیایی و مافیایی و چەتەگەریە لە کوردستان سەبارەت بە بێئاوی ئەو کێشەی کە هەموو هاوینێک تازا بێت، وەڵام هاوینە دیارە زۆر سەختتر و خەتەرناکتر بەڕاستی هاتوتە پێش. پاشان گۆڕینی یاساکانی ئەحوالی شخصی یاخود یاساکانی باری کەسێتی لە عێراق کە دیارە یاسایەک لە بەردەمی پەرلەمانایە بۆ مناقەشەکردن و گۆڕینی هەندێک بڕگەی سەبارەت بەوانە دیارە میوانێکیشمان لەگەڵا بێ بۆ ئەم باسا. دواتر هەواڵێکی زۆر سەرنجڕاکێش لەوەی کە ژنانی ئەفغانستان بە تەمان بەرەنگاری تالیبان ببنەوە، خۆپیشاندانی چەکدارانیان کردو بە چەکەوە هاتوونەتە مەیدان. قسەیەک سەبارەت بەوە ناکەین. هەواڵێکی کە لەم هەفتانەی ڕابردووە زۆر گەرم بوو لە ناوچەکە، مەسلەی مانگرتنەکرێک کارگەریەکانە لە ئێران کە زۆر کەرت و زۆر کەرتی حساسیشی گرتوتەوە. سەبارەت بەوەش میوانێکمان لەگەڵا بێ کە هەڵسوڕاوێک و چاودێرێکی جوڵانەوەی کارگەری ئێرانە قسە و باسمان بۆکە و کۆتا باسیشمان کۆتا هەواڵیشمانە و راپۆرتەیە کە سەبارەت بۆ بڵاو بۆ تۆڵێت نسانەوە پێنجی کارگەرانی ئەمریکانەوەی شەکان بگۆڕن با بزانین بۆ چاکە. سەبارەت بە باسی یەکەممان کە بەمە دەست پێ بکەین کە هەواڵێکی سەیر و جارە سەیرنیژنیە لە کوردستان زوو ڕواایە ئەو بابەتان هەردوو هەفتە لەمەوە پێش لە بازگەیەکە خەریک بوو کوشتاری شتاب قەومێت چەند بریناری لێکەوتەوە. ئەو چێشمە کێش و ململانیای باڵک چەکدارەکانی ناو یەشێتی کە لە سەرچنا ڕوویە دیارەوە پێشینەی ئەم ڕووداوانەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو بووە کە تایە بە قسە باڵی پاڤێڵ کە بافڵ کە بڵین هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێوێ لاهوری شێخ جەنگی دیلیتکە، دیارە ئێوێ بیخاتە کەنارەوە لای بەرێت و کۆتایی پێبێنێ بەم دوو باڵیە، ئەوێ بە یەک باڵ بەفڕێ یەکێتی. جا ئەمما بۆ خۆی دیارە لێکدانەوەی زۆری لەسەر کراوە، قسە و باسی زۆری لەسەر وتراوە ئەوانەوە چیش بڵێن لەو بابەتانەوە بۆ ئێمەمانە هەر تەخمینە بێ، چکە بەڕاستی بەبێ حقیقەتێک بڵێن کە ئێمە ئاوە زۆر شارەزانین، هەندێک دیارە ئاگاداری هەواڵی ئیستیخباراتی هەن لە ناوێچێتی چی ڕۆیە لە ناو پارتی چی ڕۆیە و چی خەریکە ئەکرێت و تورکیاڵێت چی و ئەمریکا بەتەمای چی و ئێران خەریکی چییە، زۆر ئەو تەفاسیلانە و وردە هەواڵانە بە ئێمە ناگا، ئێمە زۆرتر ئەچینە سەر
یاخود هەنێک لێکدانەوەکەن بە لێکدانەوەی خۆیان کامە مەسەلەن معاملەیەکە پیلانێکە لە لایەنێک لە لایەنیشی تریەکەوانە من ئەوەی کە مەسەلەمە و بەڕاستی ئەمە قسەی لەسەر کەمەوەمانە کەمتر ئەم بابەتانەیە ینی کەمتر ئەوەیە کە چیە خەریکە لەگەڵ چێ ڕێکەوتووە چێ لە ناوبەرێت و ئەمە چی لە پشتە و چ هێزێکەوە لە قازانج و بەرژەوەندی چایە گومانێک لەوەیان نییە هەر ئاگرێک لە ماڵێک بەربێ لە سلێمانیا پارتی لەوە چ پێی خۆش بێ ینی دیوارێ بڕوخێ پارتی وازانێت قازانجی کردووە بەرحاڵ ئەمە تەفکیر و لێکدانەوەی دەسەڵاتدارانی کوردستانە بەڵام باسەکە بە بڕوای من لەوە واوەتر بۆ من ئەوە گرنگ و مهمە کە ئەمە نیشانەی چیەوە ئەبێت چی بکرێت لە بەرامبەریان من زۆرتر ئەوە سەرنجم ڕاکێشێ کە بچمە سەرەوەی کە ئێمە خەریکین ڕوبەڕووی چ دۆخێگە بینەوە و چیەوە ئەکاکە ئەم بابەتە مەسائلانە بەڕاستی مەترسی گەورە دروستکات چونکە کێشەکە ئەوەیە کە بەهۆی تەداخلی زۆر بە زۆری جۆر بە جۆر و زۆری وڵاتانی ناوچەکەەوە وڵاتە کۆنەپەرستەکانی هەم ناوچەکە هەم جیهان شتێکی وا زەحمەتێتە بەرچاو کە بتوانێت لایەنێک لایەنێکی تریان بە تەواوەتی دیلیت کات و کۆتایی پێبێن ینی باسەکە کەوتنەوەی شەڕە لە بینی ئەم باڵەت چەکدارە ملیاردێرانەیە ئەمی مافیای ملیاردێر ملیارە دۆلاریان هەیە سەدان هەزار خەڵکیان کڕیەوە بە دەوری خۆیانە چەکداریان هەیە سیلاح و چەکی زۆر پێشکەوتویان هەیە پەیوەندی ئیستیخباراتی نێودەوڵەتیان هەیە ساڵانێک باسییان نەکرد و کە جەنگی ناوخۆ لە لیبیا ڕوویدا خەریکم بە تیارە لە ئیشانەدا ڕەنگە لە کوردستان نەگاتەوە کەس تیاری نییە بەڵام بەڕاستی ئەو چەکانی کە لە بەردەستی ئەمانەیە هەیە جانان هەر دەوڵەتەکان هەیەیان بوو ئەمانە ئێستا زۆر ئاسان نەتوانن ژیان و گوزەرانی خەڵک تەبدیل بە جەحیمێکی ڕاستەقینە بکەن ینی بێ بە جەهەنەمێکی ڕاستەقینە ینی بێ ئاوی بەز نییە بێ کارەبایی بەز نییە بێ موچەی بەز نییە گەم گەرمایە بەز نییە ئەم هەموو بێ مافیە بەز نییە ئەوەی کە زیندانی لەسەر پۆستێکی فەیسبوک ئەکرێ بەز نییە ئەوەی کە خەڵک لە ژیانی خۆی ئەمین نییە بەز نییە ئەوەی کە هەموو لایەنێکی ژیان پێشێ لەکرێ هەموو مافەکان زەوت دەکرێەوە هەژاری بڵاوە بێتەوە و خەستەخانە تایبەتی ئەکرێەوە مەکتب بە پارەیە و هەموو شتێک بە پارەیەمانە بەز نییە دووبارە بێ خەڵک لە ئەمنیەتی خۆشی نادڵنیا بێ بۆ شەڕ بۆ ئەمنیەتی خۆشی بکە بەڕاستی ینی قسەکەیەتە سەرەوەی کە ژیانمان چۆن بەردەوام بێ گەرانمان چۆن بەردەوام بێت چۆن بتوانین ئەمینانە بژین چاو لێک نین بەبێت ترس تا سبینێ بخەوین ینی باسەکە بە جۆرێک لە کوردستانە گەیشتە ئەمە ئاستە کە من پێم وایە ئەمەی بەسەری ئەسلی ئەنی لە ڕوانگەی کەسێکی دەرەوە خولەی چەخماخە و خولەی چەخماخ سازە بێ بە شەڕیان یەکترە کوشن سەرنجام پیشەکە بەر خەڵگەکەوێ ینی باسەکە ئەوەیە کە شەڕی ئەم مافیانە لەگەڵ یەکترا خوێنی خەڵکە ئەڕژێ ئەمانە کەسیان نەتوان نەویتریان تەواوکە نەکۆتایی بەم دەسەڵاتدارە مافیایە دێ ئەوەی کە ئەتوانێت یاخود باجەکەی ئەداوە بێ بە قوربانی ئەو خەڵکە ڕەش و ڕوت و بێ مافکرا و مافزەوت کرا و تاڵان کرا و هەژار کراوەیە کە هزار یەک مشکلی ژیانی هەیە و ئەبێ ئێستا چاوەڕوانی ئەوە بێ ئەم گرفتەشی بۆ زیادە بێ بەڵام چی بکرێ بەڕاستی ینی پرسیارەکە بۆ من ئاوا مەترەحە باسەکە لەسەرەوە نیە ینی پەڕۆ لەسەر یەشێتی و پارتی دادڕێن بڵێن دەسەڵاتی مافیایی چەتەگەری تر خۆیان بە خۆیان ئەڵێن و دنیا پێیان ئەڵێ و هەموو میدیاکانی دنیا باسییانەکە ئەوەی جاران پێوتن نمونەی دیموکراسیەوەوانە ئێستا شەرمەزارە بێ کە ناوێنە هێنە شتێک نەماوەتەوە پەڕۆیەک نەماوەتەوە لە سەرمانی دادڕی پەردەیەک نەماوە لە سەریان هەڵماڵی خۆیان بە ئاشکرا و بەڕوونی باسی جەردەی دزیەکانی خۆیانەکەن و بگرە شانازیش پێوەکەن بەرحاڵ بەڵام ئەمانە ئیتر کاری ئەعلام بێ بۆی کەوا بڕۆ مەسئولیت خەرە سەرشانی ئەمانە و ئەمانە ڕێسوا بکە یاخود ڕویان دەرخە لە بەرچاوی خەڵک و جەماوەر و ئەوانەیە بە بڕای من کاریگەریشی و تۆی نابێ ئەمە هیچ نییە پرسیارەکەوێت چی بکرێ من هەرچی جاران قسەم کرد بێ بۆ خۆم لە نەزەری خۆمەوە شتێکم وتی بێ سەبارەت بە دۆخی کوردستان هەمیشە باسم لەوە کردووە کە لە ناو گەڕەکەکان لەو جێگانە کە خەڵک پێکەوە ئەژین لەو جێگانە کە خەڵک بەڕاستی هاوکاری یەکترەکە ئەم هاوکاریکردن یەکترە بەرنە ئاستێکی باڵاتر و هەوڵ بەر شێوازێک لە ڕێخستنی کۆمەڵایەتی لە خوارەوە دروستکەن کە ئەمە بە بەدیل و ئەلتەرناتیوی دەسەڵاتدارێتی داهاتوو یاخود بەردی بناغەکانی ئەوەی کە لە داهاتووە شتێکی تازە بێتەکایەوە بەڵام من پێم وا بێ ئێستایی تر لە دۆخێکی ئاوایە
کە شەڕ و مەترسیە تەنها ناوی شێتیانە باوە ئەوانەی کە لە ناو پارتیشا زۆر دڵیان خۆشە و یاخودەوانی کە نازانن لە ناو پارتیا دڵیان خۆشە ژناوانی کە دۆخی ناو پارتیەزانن خۆشیان نەزانن مەترسیەکانی دوای مردنی مەسعود بەرزانی بۆ ئەوانیش چیە بێت و ئەوان هەری ئێستا نێچیبان بەرزانی کاڕوا بۆ جێگایەک و ئەچێ شوێنێک ئینەکە لە پێشەوە دام و دەستگاکانی تایبەت بەخۆی نەک ئاسایش نەک دەستگای پاراستن نەک ئەوە دام و دەستگاکانی خۆی ئەنێرێ پشکنی نێو ناوچەیە بکەم زانن بۆ کوێچێ بۆ شوێ ناچێ بۆی کە لە ترسی تیرۆرکردن تیرۆری شێر نە تورکیایە نە ئێرانە نە پەکەکەیە نە عێراقە نە ئیسلامەکانن ئەوانە نین ئامۆزاکەی خۆیەتی ئەمە حقیقەتی ناو پارتیە و ئەمە ئەو وەزعێتەیە کە پارتیش بەدەستێەوە ناڵێنێتوانەوە هەر لەحظەیەکیش ممکنە ئەوەی کە لە لای یەکێتی وەکو یاریەتە بەرچاو ئەوانە لە لای ئەوان ئیتر تەواو دەرکەوێت کە ماهیەتی ئەم چێشمە چێش و ململانیە توندوی تیژان لە سێبەرا چۆن چۆنیە ئەوە حقیقەتێکەوە بێگومانیش لە دوای مردنی مەسعود بەرزانیەوە وەزعی ناو منطقەی پارتی و ناوچەی پارتی و دۆهۆک و هەولێر و ئەوانە زۆر زۆر خراپتر نەبێ و تاڵتر نەبێت لە دۆخی سلێمانی ئەوانە باشتر نابێت عیلاج چیە چۆن ئەمانە بەرەو ڕووی بینەوە من وەگوتر جاران و هەمیشە کە قسەم کرد بێ لەسەر دۆخی کوردستان باسم لەوە کردووە کە خۆڕێخستنی جەماوەری ئەوانە وەڵام وا دیارە ئێستا ئیتر گەنجەکان لاوەکان ئەوانەی ناڕازین ئەوانی کە فرسەتیان بۆ دەرەکەوێنە سەر جادە و ناڕزایی دەرەبڕن و بەردەفرچە لەگەڵم دەسەڵاتەیەکان هەرچیشان بێتە بەردەست پیاناکێشن هەرچێک شوێنێکە بە بەڕەمزی ئەم دەسەڵاتی بزانن بەرنەعلێن لە ناوێ بەنانوێ کۆتایی پێبێنن بیسووتێنن ئەو گەنجانە ئێستا بێ بیر لەوە بکەنەوە کە چۆن خۆیان چەکدارانە ڕێک بخەن بەڵێ چەکدارانە چۆن خۆتان ڕێک بخەن چۆن کاری پاراستنی ئەمنیەت کاری پاراستنی ئاسایش لە داهاتووە خۆتان لە ئەستۆی بگرن چونکە باسەکە ئەوەیە ئێستا شەڕ لە بینی دەستگا ئاسایشەکانە شەڕ لە بینی دەستگاکانە کە قەرار وایە ئەمنیەتی کۆمەلگا بپارێزن ئەوان کە شەڕکرد لە بینی خۆیانە و معلومەیتر ئەوەی کە نامێنێ لە پاڵ ئەو شتانی تری کە هەمووی بۆ بە مافێکی خەوپیەوە بینراو ئێستا لە ناو کوردستانە ئەمنیەتیش دێتە پاڵی عیلاجێک نییە غەیری خۆچەکدارکردن غەیری ڕێخستنی چەکداری مەرج نییە دەرکەون مەرج نییە بێنە سەر جادە و بە چەکەوە نمایش بکەنەوەوانە بەڵام ئیتر گەنجانی ناڕازی کچان و کوڕانی ناڕازی کوردستانە بیر لەوە بکەنەوە کە خۆیان چەکدارکەن و بە ڕێکخراوکردنی خۆیان چەکدارانەوە چەکدارەکان بیر لەوە بکەنەوە کە لە داهاتووە چۆن چۆنی پاراستنی شەماڵەگەر بواربەی پێم خۆش بوو من یەک دوو سەرنج بەم لەو بارەیەوە دەست خۆش بێ بە بڕای من هینەکەت زۆر ڕۆشن و وازەح بوو بەڵام هەر حەزم کرد بەس ئەوەنە وەکو ئیزافەیە بۆ سەر قسەکانی تۆ ئەویژەوەی ئەم جۆرە لە شەڕی نێو ئەم بنەماڵانە و نێو دەسەڵاتی ئەمانە چ لەبەری یەکێتی بێت چ لەبەری پارتی بێ یا هەر یەک لە حیزبەکانی تر لە دوو لایەنی سەرەکی کاریگەری گەورە لەسەر ژیان و سەلامەتی و گوزەرانی خەڵکدانە لایەنی یەکەمی ئەوەیە کاتی ئەمانە شەڕیانە بێ بەڵای شەڕ و وێرانکاری شەڕ بۆ سەر ژیانی خەڵکە بۆ سەر شوێنی ژیان و سەلامەتی و بازار و با بڵین شوێنی حەوانەوەی خەڵکە شوێنی ژیانی خەڵک بۆیە ئەمە یەکێکە لەو شێوازانەی کە خەڵک ئەتوانێ بۆ پاراستنی ژینگە و سەلامەتی و ژیانی خۆی بەرەوڕووی ئەمانە بێتەوە و داوایان لێ بکاکە واز لە شەڕ و کوشتار بێنن و شەڕ نەهێنە ناو خەڵکەوە یاخود بیبەنە دەرەوەی با بڵین شوێنی ژیانی خەڵک لایەنێکی تریشی ئەوەیە بیرمان نەچێ بەهۆی بێکاریکی بێشمار لە کوردستان بەهۆی ئەوەی ئەم دەسەڵاتە بە هیچ جۆرێ بە ئیشی خۆی دانەناوە کار دروست بکە بژێوی بۆ گەنجان دروست بکە خۆمانە زای ژمارەی زۆر زۆر خەڵک بە ناچاری چوونەتەوە بوون بە چەکداری ئەم هێزانە جا ئەگەر چەکداری حیزبی بن ئەگەر چەکداری تاکە کەس بن ئەگەر حیمایە و ئەمە بن ئەمانش ڕۆڵەی خەڵکن کوڕانێکی گەنجن خەڵکێکی گەنجن کە بەڕاستی زۆربەی زۆریان بە مەجبوری ڕۆیشتون کارەکەن ئەم بەشداری ئەکەن لە هێزی چەکدارە ئەمەش لایەنێکی ترێتی کە بڕای من خەڵکە توانێ لەم ڕێگەشەوە گەنجان خۆیان یا ئەو کەسانە خۆیان لەم ڕێگەشەوە بتوان پرۆتێست بکەن لە بەرامبەر ئەمە بوەستنەوانێک کە لە ئەخیرا قوربانی هەر جۆرە شەڕێکی نێوان ئەم باڵانە ئەو کوڕانەیە ئەو خەڵکەیە و بینیویشمانە بە هەزاران پێشمەرگە بە هێزاران کەسی چەکدار کە دراون بە کوشت
لە شەڕی ناوخۆی خۆیان نابێ لە ململانەی خۆیان و دەرەوەیا بێ کێ تیاچووە خێزانەکانیان مناڵەکانیان کە سوکارەکانیان وە خۆیان تیاچون بۆیە ئەمەش لایەنێکی ترێتی کە خەڵک دەتوانێت بە فراوانی ڕوبەڕووی ئەم جۆرە کێشەیە بێتەوە هەرویستم ئەو دوو خاڵە بەسێ خۆش بێ بارحاڵە زانی چۆنا خۆی ئەم جۆرە دەسەڵاتە مافیاییە ئەم ململانی ئەم چێشمە کێشە سەرنجام مەجموعەی حەلی هەیە کە تێپەڕ ناکە یاوە تا وڵاتێکی تر دێ وڵاتە داگیرەکە باشە تەواوی دەسەڵات لە هەموو ئەم گروپە چەکدارانە ئەسێنێتەوەوانە و خۆی بە باڵا دەست یا ئەوە تا باڵێک لە باڵە چەکدارەکان بە پشتیوانی دەوڵەتێکی منتیقی مەسەڵەن کۆی تالیبان ڕوویدا ئێستا باز لەوە نەکەین تالیبان پێشکەوتوو بوو پاشکەوتوو بوو دواتر باسێکین کە جەهەنمێکیان دروست کردو بۆ ئەفغانستان بەڵام لانی کەم باسەکە لەوە بوو هەموو مافیەکانی تریان لابرد و خۆیان بوون بە تاقە مافیا باشە ئەمە یەکێکە لە ڕێگاکان یعنی نەزەریەن ئەمە یەکێکە لە ڕێگاکان کە عیلاج بکرێ یا ئەوە تا بۆ نمونە جەماوەر خۆی دەستباتە چەک و خۆی ڕزگارکە باشە احتیمالی یەکەم کەوەی کە عێراق بێتەوە و کوردستان یەکسەرەکاتەوە ئەمان احتیمالێکی دوورە نەک لە بەرخاتیەوەی پارتی وێچێتی یاخودەوەی کە عێراق ناوێ ئەم کارە بکە ئەوانە بەڕاستیەوەی اتفاقاتانی یەکێتی و پارتی لەگەڵ کۆمپانیا نەتەکانی جیهانە کردویانە کۆمپانیا نەوتەکانی جیهان لێ ناگەڕێن عێراقەمە بکە ئەمە ئاوا هەر ڕێک و ڕاست ینی ئەمانە باشترین خزمەتکار و باشترین پاداوی بەردەستی کۆمپانیا تاڵانکەریەکانی نەوتی جیهانن واوان لێ ناگەڕێن ینی رووسیا لەولاوە بەسەرن بۆ ڕێنەوتەکەی لێکڕێونەوە بۆ ڕێنەوتەهی ئەوە لەولاوە مەسەلەن ئەمریکا و وڵاتەکانی تر فەڕەنسامانە هەموو هینیان هێناوە کۆمپانیان هێنا و نەودەرێنەوەوانە و اتفاقی وایان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئیمزا کردو کە بەس تەنها اتفاق بە حکوومەتی هەرێمی کوردستانە ئیتوانی بیکە لەبەرەوە ئەمانە دیفاع لە کوردستانەکەن ئەمەش ناکرێ باشە باڵێک لە باڵەکان بێ زاڵ بێتوانە باڵەکانی تر لا بدا ئێستا گەر بەسەر خەڵکانەکەم پیان وایە پارتیە توانێت ئەمە بکە بە بڕوای من ئەو ڕۆژەی کە باڵێکی ناو پارتی ئەتوانێت سەیتەرە بکە و کۆنتترۆل بکەوە تەواوی کوردستان بخاتە ژێر دەستی خۆیەوە هەموو ئەم مافیانە بەلاوە بنێ بەدەر لە هەر مووقفێک و هەڵوێستەکە ئێمە هەمانە لە بەرامبەر ئەو باڵەیە ئەو ڕۆژگارە لەم ڕۆژگارە باشترە بێ ڕاستە باسی ئازادی و ئەوانەکەوێتە ژێر پێوە و بۆ مەسایلێکی تر ئێمە لە دەستی دەین و ئەوانە بەڵام ئەم هەڕەمەچیە نامێنێ ئەمە نامێنێ کە تۆ لە شارێکی دیاریکراوە خەڵک بۆ ئەوەی تۆم بەرپرسێک لابەریە بێ بڕی چەند سیارەی موسەفەحە لەگەڵ خۆتابەری ئەوانە ئەم دۆخە نامێنێ ئەم کێبەشیە نامێنێ ئەمە نامێنێ کە منافەسەی دزیەتی منافەسەی تاڵانکاری منافەسەی تاوانکاری لە بینی مەجموعە گروپا بێت و ئەوان و خەڵک بێ بە قوربانی ئەمە نامێنێ کە دیارە ئایندێکی زۆر بەڵام ئایا ئەوەش ممکنە ئەوەش ممکنە بە نەزەری من ئەنی باسەکە لەسەرەوە نییە خەڵکێکە ترسیە پارتی ئەتوانێت ئەم کارە بکە پارتی ناتوانێت و کارە بکە نە پارتی ئەتوانێت و کارە بکە نە مەسئول بەرزانی ئەوشی بۆ کرێ و ناتوانێت ئەمە بکە با پیلان بژێڕن باین کە زۆرەکەی ئەوەیە کە ئەتوان امتیازاتێکیان لێ بەدەست بێنن بە جۆرێک لە جۆرەکان تۆزێک بیان هێنن بەلای خۆیانەوە هەنێک سیاسەتیان پێ ئەگینا ئەوەی کە بتوانێت پارتی باڵا دەست بێت لەسەر ئاسی کوردستان و سلێمانی بخاتە بندەستی خۆیەوە هەتا ماوە خیاڵی پێ بکە یەکێک لە ئەسبابەکانیشی ئێرانە ئێران قبول ناکە ئەم کارە ئەمە بکری یعنی پارتی کاتێک ئەتوانێ کوردستان بەدەستەوە بگرێ بێ ئێرانیش و ئەمریکاش و تورکیاش ڕازی بکە و هیچ قدرەتێک نییە تا ئێستا لەم دۆخی ئێستا بتوانێت سیانە بەیەکەوە ڕازی بکە و پارتی ژمەی پێ ناکری ئەمە لە دەرەوەی توانێت تەنها بەدیلێک تەنها ئەلتەرناتیوێک کە ماوەتەوە ئەتوانێت ڕێگەیەک بێ بۆیەکەوە ئەم خەڵکە ئایندێکی بێ ئەوەی کە خەڵک احتیمال بکاتە سەر هێزی خۆی بەرحاڵ ئەم باسەمان لەوە زۆرتر درێژە پێ نەدەین منیش چەک هەیە پێویستمان بۆ نییە چەک بکڕین خەڵک هەمووی چەکدارە بەڵام گرنگ ئەوەیە ڕێکخراوی سەر بە خەڵک ڕێکخراوی سەر بە بەژۆنی خەڵک ئاین تۆ لە گەڕەکەی خۆتا ئەژی چەکداری ئاسایشی پێشمەرگەی هەرچێکی لەگەڵ کۆمەڵێک گەنجی گەڕەکەی خۆتا ڕێکەوە بڵێ ئەمنیەتوی ئەم گەڕەکە ئێمە ئیپارێزی نایڵی خەڵک تادامان لێ بکە نایڵی خەڵک بێتە سەرمان نایڵین ئین بێ و خۆتان ئامادەکەم بۆ ڕۆژگارێکە وەزعێتی ئەمنی زۆر لەوەی ئێستا کە هەیە خراپترەشێ باسێکی تر لەسەر بێئاویە بڵێ من خەریب بۆ ئەوە بڵێم کە یەکێ پرسی دووەم کە تۆ پێت خۆش بوو پێش گرنگ بوو منیش هەروە مەسەلەی بێئاوی و پرسی ژینگەی لە کوردستان بەڕاستی تۆ شتێکە دووت چەند ساڵە خەڵک کە هاوینێت گیرە خوا بەدەزەمەوە بەڵام من زۆر نییە لە کوردستان هاتمەوە شەماڵ مەسەلەی بێئاوی ئەمساڵ کێشەیەکی زۆر گەورەیە یعنی زۆر بە حەدێک کە با بڵین من لە سەرەتای مانگی شەشا لەوێ بووم
لە سەرەتای مانگی شەشە خەڵک کێشەی گەورەی بێ ئاوی هەبوو جابیریانە کردەوە ئاخۆ مانگی 1970 بەسەر بێ بۆیە ئەم پرسە بەلای منەوە گرنگە تۆ بزام بەلای تۆ چۆن بیری لەکەیتەوە من چۆنە لێرەوە ئەچمە سەر هەمان خاڵ بەڕاستی یەشێک لەو شتانی کە ئێمە لە کوردستانە فێری بووین کە زوو ئەیکەینەوە ئەوانە و بەڕاستی بۆ بە سەرعەتێکی تۆزێکی هەم بێ لەزەت و هەم زۆریش سەرنجڕاکێش خەڵکیشی زۆر پیان خۆش هەر ئەم کارە بکەن هەر شتێکێتەوە منە ئەم دەسەڵاتە بەرپرسە و ئەم دەسەڵاتە بەرپرس نییە کاکە ئەم دەسەڵاتە بەرپرسیارەتی هەڵ ناگرێ ینی ڕۆژ بە ڕۆژی ڕووناک هاوارەکە ئەڵێ من بۆیە لێرەم تاڵانی یەکەم لە تاڵانی بەولاوی چترم پێ ناکرێت لەبەرەوە ئەم دەسەڵاتە بەرپرسەوە ئەم دەسەڵاتە ئەبێ بیکەوانە نایکە و دوای ئەوە پرسی مەسلەی ئاو ئەوانە زۆر زیاتر لەوەی کەوا پرسێکی مەحالی و لۆکاڵی بێ بەتەنها لە کوردستانە پرسێکی جیهانیە یعنی بەڕاستی من ئێستا ئەمڕۆ لەم لەحزەیە ڕەنگە بینەرانی شەنێک ببینن کە من خەریکەم عەرەقەکەمەوە ئەمە سویدا ئێمە هیچ ساڵێکی گەرمی ئاوامان لە 20 ساڵی ڕابردووە من کە لە سویدام هیچ ساڵێکی گەرمی ئاوام نەدیوە یعنی ئەو گەرمای ئەم ساڵ لە دنیاە دروست بووە مەسەن بە دەرەجەیەک ئەو جێگایەی کە لە کەنەدا لە زستانانە نزیکی 30 دەرەجە ژێری سفرە لەم هاوینەیە خەڵک دەیان و سەدانیان بە گەرما مردن لەبەر گەرمای زۆر مردن یعنی ئەم دۆخێکی جیهانی من نازانم لەلایەوە چۆنە گۆنا پێم وایە لە بەریتانیا ژەروە گەرمایەکی زۆر ئەوەیە زۆر سیر و ئەوانەیە لە ڕاستیە ئێمە تا ئێستا جارێ تۆزێ بە پێچەوانەوەیە هێشتا گەرماکە لێرە ناخۆشی نەکردووە بۆیە باکسەوە تۆزێ پێچەوانەیە بەڵام غەریب نییە ئەم جەوەی ئێستا بۆ ئێمە غەریب نییە با بڵین لە مانی شەشەوە شیمالی ئەمریکا ئەم بە من لە تەقاریەکانە ڕاستە شیمالی ئەمریکا ئەم هینە ئەم حوزەیرانە ئەم جوونەی کە تێپەڕی ئەوانە تقریبان گەرمترین حوزەیران بۆ لە ماوەی 25 ساڵی ڕابردووە باسەکەن و ئەوانەوە دەرەجاتی پلەی گەرماوانە زۆر ئەچێتە سەرەوە زۆر بە خێرایی و ئەمە تەبعاً کاریگەری هەیە لەسەر ئەو دۆخی ژینگەیە بەگشتی چکە باسەکەی کوردستان هەر بە تەنها ئاو نییە بەگشتی ژینگەیە و وێرانبوونی ژینگەشە من ویستم لە مۆزۆی ئاوە بشمە سەر وێرانبوونی ژینگە لە کوردستانە یعنی ئەمەش بە بڕوای من پێویستی بەوەیە کە جۆرێک ڕێخستن دروست ببێت وانە لە جێگایەکە ینی هیچ شتێک وەکو ژینگە نییە ژینگە پارێزی بەوە ناکرێ بڵێن مەسەلەن هەر کەس لە ماڵەکەی خۆیان کارێ بکاتوانە مجموعەیەک زەوابیت و قەوانین هەیە ئەبێ فەرز بکرێ بەڵام چاوەڕێکردنی ئەوەی کە دەسەڵات لە کوردستان ئەم کارانە بکە بڕای من چاوەڕوانکردنێکی ناواقعیە ئەوەی ئەمێنێتەوە مناگادانم گروپی ژینگەیی زۆر بەهێز لە کوردستانە دروست بوون ئەمڕۆ پێویستەکە کە تۆڕەکانی خۆیان چالاکەنەوە فراوانتر ببنەوە پرۆژەی دیاریکراو لە ناوگەڕەکەکانە بەرنە پێشەوە و مەسلەی ئاو تەقەشوفکردن لە ئاوە ئەوەی کە چۆنی کەمترین ئاو سەرفکرێوەمانە تەکنیکەکانی چین خەڵک فێر ببێ چونکە مەسەلەکە باسەکە هەر لەسەر ئاویش نیە طبعاً کە ئەڵێم ئاو ژینگە باسی ئاوێتە سەر باسی پاک و تەمیزی لەو ڕۆژانە فلیمێکم بینی نەزانم گۆناتۆ بینی دەو فلیمە و متابعەت کردیان نا ڕۆشت بوون لە شوێنێک لە سەرچنارە کونیان کردبووە زێرابێکەوە بوو زێرابە هینەکان بڵین هینە سنووقەکان ئاویان لێ دەریە نابوو ئاوەکە گۆماوی بەستە بۆ ئەوانم ئاوایان پڕ کرده و لە تەنچی بردیان بۆ ماڵەنجا نازانم خەڵک خواردوێتەوە خۆی پێشوار چی پێ بکەوە ئاوە بە خەڵک نایە بۆ ئەوەی کە هیچی پێ بکەیت شەماڵ من کە وەکو باسم کرد کە لەوێ بووم هەمووی چەند هەفتەیە پێشێستا کێشەکەم ئەبینی و ئەو کەس و کارەکە لە دەورم بوون خەڵکێک ئاویانە هێنا بە تەنکەر ئاوی تەنکەر بۆ نمونە کە ئیتر ئەڕۆن لە هەر جێگەیەکەوە بێ ئەیهێنن یعنی نە سانسۆری لەسەرە نە کەس فەحسێکە نە تەکی دەکەن کە ئەم ئاوە پاکە میکرۆبیتیایە نەخۆشیتیایە کولێرەیتیایە بۆیە خەڵک خۆی بە مەجبوری لە ماڵەوە ئەوەنە نایخواتەوە بۆ چێش بەکاری ناهێنێ بەڵام لەوە کێشەیەکی گەورەتر با ئەوە باسکەم مەسەن ئێمە ماڵی خۆمان ئاومان هاتەوە کە ئاومان هاتەوە ئاوەکەت بەرایەوە زەردا و چەوراو بوو یعنی مەسەلە تەنها ئەوە نییە بڵێ ئەوە هیچ بازارێک دروست بووە تەنکەری ئاو ئەفرۆشن بە پارەیەکی زۆر خەیاڵی ینی 30,000 دینار
کە ئەوە زۆر زۆرە بۆ خەڵکێکە توزام کرێکارێ دەرامەتەکەی 10,000 دینارە لە ڕۆژێکات تەنکەرێ ئاو ئەبێ بە 40,000 بکرێ بەشی چەنی ئەکا بۆ خۆی و خێزانەکەی بەڵا جگە لە ئەوەی ئاوی تەنکەر پیسە ئاوێ کە لە بەلوعەی ڕئیسی ماڵەوە ئەهاتەوە چەورا و زەرداو بوو من ناڵێم هەموو ڕۆژێ نەبوو بەڵام ئەمەم بینی و چەند ڕۆژێکیشی خایان جگە لەوەی کە بە 4 ڕۆژ و 5 ڕۆژ بەشێکی زۆر لە گەڕەکەکان ئاویان نایەتەوە تەنانەت لەم ڕۆژانە وابزانام دە ڕۆژێ لەوە پێش خۆپیشاندانی فراوان بوو لە یەکێ لە شارۆچکەکان لەسەرەوەی ئاویان نییە یعنی ئینسان بەبێ ئەو چۆن نەتوانێ بژی بەبێ ئەو چۆن نەتوانێ ژیان بەرێتە پێشەوە و جگە لەوەش ئەرەوەی تۆ باسێکەی ڕاستە شەماڵ تۆ ئەڵێ خەڵک خۆی ئەبێ وابکە بەڵام لە کۆتاییە من ئەڵێم تۆ هێشتا خەڵک هەر ئەبێ خەی دەسەڵاتیش بگرێت چکە تۆ دەسەڵاتێکت هەیە ئیدیعای بەڕێوەبرنی کۆمەلگاکە من لەگەڵ ئەوەیان کە ئەمە دەمێکەوتێتی من حەقم نییە بەسەر کۆمەلگاوە بەڵام ئاو شتێکی ئەوە دروستە بێگرتنی دەسەڵات شتێکە بێ بەردەوام بیکەی بەس باسەکە لەوەیە مشکلەکە حەل ناکە بەڵام جلشۆرگەی عمومی ڕەنگە حەلیکە ئەزانی خەڵک پێکەوە جل پشوە جلشۆرگەی عمومی دابمەزرێنێ لە گەڕەکەکانە ئەمە ڕێگایەکە بۆ کەمکردنەوەی ئاوسەرفکردن باشە ئەو حەمامەکان جاران حەمامی گشتی هەبوو خەڵکە چوو خۆیشتووەوانە ئێستا هەر کەسە لە ماڵی خۆیان بەم ڕۆژگارە هەر ئەوەندە ئاو بێتەوە ئەوانە ئاو بە شێوازێکی زۆر سیر سەرفەکرێ بەڕاستی ینی ئەبێ ئەوەش بە نەزەری ئەتیبار وەربگرین کە ئەخلاقیاتی ئەم دەسەڵاتە مۆراڵی ئەم دەسەڵاتە ڕۆچۆتە ناو کۆمەڵگاوە نەزانم ساڵێک لەو ساڵانە نەزانم تۆ بیری دییان هونەرمەندێک هاتە سەر تەلەڤیزۆن و ئەوانە وتی من بە کوڕەکانم وتووە هەرکە کارەبا هاتەوە هەرچی گڵۆپ هەیە لە ماڵەکەی داگیرسێنن هەرکە ئەوەکە هاتەوە هەرچی بەلوعە هەیە بیکەنەوە سەرجادە بڕۆن سیارشون وە ینی کە ئەنەهۆ ئەزانی چۆنە وەک ئەوەی کە چونکە ئەم دەسەڵاتە خاوەنی کۆمەلگانیە ئیتر ئێمەش بۆ چیمانە بەڵام باسەکە لەسەرەوە نییە بە تەنها کە ئەمە نابێت بە شێوازی خەباتکردنەوە بەڵێ پێویستمان بەوەیە ڕێگایەکی تر بدۆزینەوە پێویستمان بەوەیە هەمیشە هاوکاریکردنی خەڵک پێکەوە و بیرکردنەوە لە شتێک لە ڕێگایەکی کە دەستە جەمعی کاری لەسەر بکەیت و ئەمانە مشکلاتەکان ئەتوانێت حل بکەوە ئەمە ئەو ڕێگایەکە ئەبێ خەڵک بیگرێ و بەڕاستی خەڵک لە کاری دەستە جەمعی و پێکەوە کارکردنەوە لە زروفێک و لە دۆخێکی ئاوایە فێری ئەوە ئەبن هەنگاوی باشتر هەڵگرن بۆ کاری و هاوکاری کاریگەرتر و بەرهەمدارتر بەڕاستی ئەمەە باسە لەم باسە ئەگە شتێکرد نەماوە پێم خۆشە ئیشارەتی پێ بم بەزەوەنە ڕێگەم بەی زۆر بە کورتی ئەزایکی مەسلەی ئاویش و کارە باش و بەگشتی تەبعانەوە خزمەت گوزارەکانی وەک تەندروستی و کارەبا تەسەور ناکەی بە چ جۆرێک ڕەهەندێکی چینایەتی وەرگرتووە لە کوردستانە بە بڕای من ئەم مەسلەیە گرنگە ئێمە باسی لێ بکەین ئەو خەڵکەی کە ئاوی زەردا و ڕۆناو بۆیەچێت بە بەلوعەکەیە یاخود ئەو خەڵکەی کە ئاوی نییە چینی فەقیر و هەژار و کەم جەرامەت و کرێکار و زەحمەت کێشە لە کوردستانە ئەو پرۆژانەی و ئەو جێگانەی کە شوێنی بازرگانی و پارەپەیاکردن و کەڵەکەکردنی سەرمایە و قازانجا نەبێ کارەبایی پێوە دیارە نەبێ ئاوی پێوە دیارە یعنی دیسانەوە من لە تەجروبەوە ئەڵێم و خەڵک ئێستا لەوانەیە هەمووی بڵێ شاهیدی ئەوەین بچۆرە هەندێک شوێن لە شاری هەولێرەوە بێکارەبایی چی دنیا یەک پارچە ڕۆشنە بەشە و بە نسبەت ئاو بە هەمان شێوە بڕۆ بۆ نێو ئەو گوندانەی دروستیان کردو و پارەی چاکیان لێ پیا کردو هەمووی ئاوی هەیە بەردەوام بیری چاکیان هەیە کێشەیان نییە بەڵام کێشەکە بۆ خەڵکێکە کە ناتوانێ کە خۆی دەرەقەتی نایە و هیچیشی پێ ناکرێت لەسەر ئەو مەسەلەیە و خەڵکێکە وەکوتم ڕەهەندێکی چینایەتی تەواوی هەیە لە کوردستانە دیسانەوە ئەگەڕێتەوە سەرەوەی کە خەڵکی کرێکار و زەحمەت کێش بەرامبەر بەمە ئەتوانێت چی بکە قسەی هەر دروستە هەروایە و بەڕاستی کێشەی ژینگە من هەمیشە ئاوا بیرم کردوتەوە کە باسی داواکار و خواستە کارگەریەکانیان کردووە کە وتومە باشە بۆچی ژینگەی پاک خواستێکی کارگەری نییە ئەزانی لە هیچ شارێکی دنیاە ئەگەر ئاوەڕۆیەک هەیە ماڵی دەوڵەمەنەکان لەو جێگایانین کە ئاوەڕۆی بۆ دێ باشە ماڵی دەوڵەمەنەکان لەو جێگایان کە ئاوەڕۆی لێوە دێ یعنی لە باڵای شارن لەسەرەوەی شارن ئەوانەی کە خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت و ژێردەستە و ژێرچەپۆکە و کۆیلەکرا و زەحمەت کێشن ئەوانن کە لە خوارەوەی شار خەریکن
زێرابی ماڵە دەوڵەمانەکانیان بۆ لە هەموو شوێنێکی دنیا تاران وایە سلێمانی وایە هەموو شوێنێکی دنیا شوێنە زێرابی لێبێ زێراب ئاوی پیس لە ماڵی دەوڵەمەنەوە با بۆ ماڵی فەقیر ئەمە قاعیدەکەیەتی و بە هەر حاڵ من پێم وایە ئەمە باسێکە کە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم لە ڕێگەم بەرنامەیە و لەسەر مەسایلی لە ڕێگەم کەناڵەوە و لە بەرنامەی دیالۆجی هیوا لە داهاتووە لەسەر مەسایلی ژینگە چەند باسی بڵین کارشودە یاخود بڵین باسی پرۆفیشنال سەبارەت بەمانە لەگەڵ پسپۆڕەکانە ئامادەکەم چونکە من بە یەکێک لە مەسەلە هەرە گرنگەکان و هەرە بایەخدارەکانی کۆمەلگایەزانم بەرحاڵ پێم وابێ وەختێتی بچینە سەر باسێکی تر گۆنا پێم وابێ سەبارەت بە یاسای باری کەسێتی لە عێراقا هەواڵێکە بوو بەڵێ شەماڵ لە ڕاستیە ئەمە ئەوە پێم وابێ لە 2 هەفتەی ڕابردووە ئەم مەسەلەیە لەوانەیە پێشینەیەکی تری هەبێ بەڵام زۆر زەق بووە ئەم هەواڵە ئەویش ئەوەیە کە یاسای ژمارە 1970 ساڵی 1959 مادەی 57 هەتا ئەم کاتە حەزانە یاخود مافی بەخێوکردنی مناڵی یاوەتەوە دەست دایک هەتا 15 ساڵ واتە یاساکە لە ئەساسەوە کە 1959 دانراوە ئەڵێ دایک مافی ئەوەی هەیە لە کاتی جیابوونەوەیە مناڵەکە لە لای خۆی بێ هەتا ئەم مناڵە ڕوش دەکا و ئەبێ بە 15 ساڵ لە 15 ساڵەوە اختیارێن بە مناڵەکە کە هەڵبژێرێ لە نێوان ئەوەی ئایا لای دایک و باوک یا لای کە سوکارێکی تر ئەژی و ئەمە و ئێستا لە هەمووی سەیر و سەمەرەتر لە ژێر ناوی طبعاً ئەم شتانە زۆر ئێستا بەکارێنن ئەوەی کە یاساکان بگەێنینە ئاستی جیهانی و لە ئاستی یاسا جیهانیەکان و ئەمانە بێ هاتوون باز لەواکەن کە ئەو گۆڕانکاریەی کایکەن کە زۆر فەزیعە ئەوەیە کە مناڵ با بڵین لە 7 ساڵ بەدواوە ببێتە هی باوک و لە کاتی جیابوونەوە ئەویش کاتێک هەتا 7 ساڵ ئەبێ بە هی باوک ئەگەر ژنەکە شووی نەکرد بێتەوە واتە ئەگەر مناڵێک تازە لە دایکیش بوو بێ ئەگەر ژنەکە بەنیازی شوکردنەوە بێ مناڵەکە ئەدرێتەوە بە باوک و مهم نییە بۆن منە هەمان مەرج بۆ پیاوداننراوە ئەو پیاوە یعنی چی بچێتە ئاستی یاسا جیهانیەکان یعنی چی ئەمە فێربوون ئەم جۆرە مەقۆلانە بەکارێنن بۆ هەڵخەڵەتان و هینکردنی ئەبێ قسەکە منطقێکی تیاوێ ینی لە چ ناحەیەکەوە ئەم ڕاستە لە یاساکانی دنیا بچێ ینی لە ڕاستیەکەیە من وەکوتم ئەمە دیعایەکەی ئاوایە ئەگینا هیچ یاسایەکی جیانی نییە من بیزانم یا ئاگام لێ بێ قسم لە بە هەندێ لە وڵاتانە نییە کە زۆر بارودۆخی ژنان لە لەو یاسایە خراپترە لە عێراق بەڵام لە ئاستی نێودەوڵەتیە حەزانەی مناڵ بۆ دایکە لە سەرەتاوە دواتریش بۆ کەسێکە ئەگەر کێشەی گەورە هەبێ بۆ کەسێکە کە با بڵین لە دادگا بڕیارە درێ ئایا دایک ئایا باوک کامیان مؤهلتر و باشتر ئەتوانن ئەم مناڵە بەخێو بکەن بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی جوان بەڵام ئەم یاسایە شەماڵ مەسەلەی ئەوەی کە ژنان ئەبێ واز لە مناڵ بێنن کاتێ بە تایبەت لە دوای جیابوونەوە ئەگەر بیانێ شوو بکەن لەباری کۆمەڵایەتیەوە دەمێکە پیادە ئەکرێ لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەشێکی زۆر لە ژنان بە مەجبوری واز لە مناڵە هێنن دەستیان لێ هەڵەگرن و پێشی ناشرینە بن یعنی ژنان بەوە ناشی چوو شووی کردەوە وازی لە مناڵی خۆی هێنا لەباری ئیجتیماعیەوە لەباری با بڵین خێڵەکیەوە مناڵ ئەسەندرێتەوە بەڵام خەریکن ئەمە ئەکەن بە یاسایەکە لە 1950 تا ڕادەیەک لە ئاستی لە چاو خۆیە لە ئاستێکی پێشڕەوانە و سکولارە نووسراوەتەوە ئێستا خەریکن ئەوە ئەگەرنەوە بۆ سەردەمێکی تاریکستانێکی تر هاوڕێ جوان لەگەڵمانە هاوڕێ جوان میرزا لە ڕێکخراوی ئەلئەمانی ژنان لە عێراق کە یەکێکە لە کەسە زۆر چالاکەکانی نێو ئەو ڕێکخراوە و شاهیدی ئەو هەڵمەتە بەرفراوانەیە و ئەو کارە بەرفراوانەیە کە چۆن ئەم پێشنیارەکە وەکو یاسینراوەتە بەردەم مەجلیسی با بڵین پەرلەمانی عێراق تووشی بەرەنگاریەکی زۆر بەرفراوان بۆتەوە هاوڕێ جوان میرزا بەخێر هاتی زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ بەرنامەکەمان با منیش بەخێراتی بکەم بەخێراتی زۆر سپاس شەماڵ گیان سپاس گۆنە گیان ئێوەتان باش زۆر سپاس کە کاتیداینێ
زۆر سپاس دەکەم سپاس. جوان پێم خۆشە بۆ چوونی تۆوە سەبارەت بەو ئاڵوگۆڕی کە من باسم کرد ئاڵوگۆڕەکە چۆنە هیوادارم ئەگەر شتێکم بە هەڵەوت بێت ڕاستیکەیتەوە و باس لەوە بکەیت کە ئەو بەرەنگاربوونەوە فراوانە چی بوو کە لە بەرامبەریا لەلایەن ڕێکخراوەکانی ژنان و هەڵسوڕاوانی یەکسانی خواست دروست بوو. فەرموو. سپاس ئێوارێکی باش بە هەردوو لە دەستان خۆشی بۆ بەرنامەکەتان و زۆر سپاسەوەی کە بەرنامەیە. من لە سەرەتا بەڕاستی کورتە باسێک لەسەر قانونەکە ئەڵێم. قانونەکە خۆی وەکو گۆنا خان باسی کرد لە ئەمە قانونی ئەحوالی شخصی عێراقی تقریبا ئەتوانین بڵێن ئەم قانونە قانونێکی مەدەنیەتە لە چاو ئەو قانونانی کە ئیستا بەتەمان دەریبێنن. ئەم قانونە بەرامبەر ئافرەت بە تایبەتی قانونێکی مەدەنیە لە قانونی 1950 دەرهاتووە کە فقرەی 188 مادەی 57 مادەی 57 ئەڵێ چی؟ ئەڵێ ئافرەت کە کاتی جیابوونەوە بۆی هەیە مناڵەکەی لای خۆی بێ یەکەم جا تا تەمەنی 7 ساڵی بوو. دوای لە زمانی بەعس لە کاتی هەنێ ڕێکخراوانی ئافرەت هەبوو هەستان لەسەر ئەمە هینیان کرد ئەتیرازیانکە گۆرانکاریان لەسەری کرد کە گۆرانکاریەکە ئەوەیە کە بینیان مناڵان لە مەکتەبە خۆمان لە 7 ساڵی دەسەکە بە مەکتب بینیان ئەو مناڵانی کە لە داچیان وەرێگیرنەوە ئەدرێنەوە بە باوکیان وەزعیان لە مەکتب زۆر خراپە بێ یەکەم ساڵی مەکتەبیانە مناڵەکان زۆر بێتاقەتن وەزعیان خراپە جەمکەداسی ساڵی 70 و 80کانە کەمیان سەڵەتای ساڵی 70کان و بڵین لە بینی 70 و 80کان باسەکەم ئەو کاتە بڵین مەکتب لە عامێکە زۆر ئیستا باشتر بوو لە چی بڵین لە سەرەتای عێراقی لە کوردستانیش لوجنە هەبوو کە مراقبەی تەلەبەکانی ئەکرد بزانە بۆ وەزعیان چۆنە وەزعی تەندروستیان چۆن ئەم لوجنە هەستان تقریبا بەرز کردەوە بە ویزارەی سەحە و ویزارەی تعلیم وتیان ئەم تەلەبانێکە لە دایکیان وەرگیراوەتە درانە بە باوکیان وەزعیان باش نییە لە مەکتەبە بە هیچ شێوەیەک هەستا قانونەکەیان هەیە گۆڕانکاری بەسەرهێنا هێنایان تا تەمەنی 15 ساڵ کەواتە کە ئافرەتە لە مێردەکەی جەبێتەوە تا تەمەنی 15 ساڵ مناڵەکەی لایە لەو کاتە مێردەکەی یان باوکی ماڵەکە بۆی هەیە لە هەفتەیەکە بە ڕۆژێ یان دوو ڕۆژ بیبینە یان بە چەند سەعاتی بیبینە بینینەکەش بە شەرتی هیچ زەرەری بۆ مناڵەکە نەگەێنە بەهەرحاڵ قانونەکە وەکو لە قاندازی مناڵەکە دروست کرا ئەم قانونە بەڵام ئێستا دوای ئەوەی کە بڵێن دوای 2003 دوای ئەمریکا سەدام ڕووخا و ئەمریکا ئەم ئەحزابە سیاسیانەی هێناوە ئەحزابی دینیانی هێناوە سەر حکم ئەمانە لە 2003 تا ئیستا محاولەکەن ئەم قانونی ئەحوال شخصیە بەتایبەت بەرامبەر ئافرەت ڕۆژ بە ڕۆژ پارچە پارچەی لێ ببسڕن هەموو محاولی شتێکن زۆربەی کات ئەم شتانە ڕووی داوە یعنی لە 2003 ڕوویدا لە 2000 بڵێن دەوە ڕوویدا لە 2018 ڕوویدا دائیمەن پێش ئینتیخابات حزبەکان لە بین خۆیان ئەم لە مالیان هەیە ئەم شلایان هەیە هەڵەسن هەموو جارێ وەزعی ئەم قانونانە دێنە دەرەوە بە تایبەتی ئەو قانونانی کە علاقی بە ئافرەتەوە ئەو یاسانەی کە علاقی بە ئافرەتەوە بۆی قانونی کە باسمان کرد قانونی حەزانە جا ئیستا ئەمە بۆچی کرا ئەمە ئەخیر جا لە 2000 بەڵێ لە 2018 جار سەر مێزەکانیان پەرلەمان هەمیسان ئەم قانونی هێنا و سەر مێزەکەی داینا چه یەکەم جار هێنای تەیاری حکمە کە عەمار حەکیمە تەیاری جعفەری لەگەڵ جەماعەتی سائیرون کە ئیستا لەگەڵ حزبی شیوعی عێراقی و سەدری پێکەوە هاتوونە یعنی کەواتە ئەحزابە سیاسیەکانن کە وەستاون بەرامبەر ئەم قانونانەی کە هەرچی قانونێ بەشێکی لە مەدەنیەتی تیاوێ بەرامبەر ئافرەت ئەمانە یەکسەر هەمیسا زەقی ئەکەنەوە هەمیسان بەسەری ئەوەستنەوە بەسەر چی بیانوێ بەسەر بیانوی ئێمە ئەگەینەوە بۆ یاسای دین یاسای دینی ئیسلام ئەڵێ چی مناڵ بۆی هەیە لای دایک بێت تا 2 ساڵ بەشە چکۆ لە ئیسلامە دایک شیر ئەدا بە مناڵ تا 2 ساڵ دوای 2 ساڵەکە مناڵ هین باوکە ئەگەر باوک نەمێنێ لە ژیانە باوک بمبرێ باوک نەما بێ ئەدرێ بە باپیر ئەدرێ بە باوکی باوکەکە یعنی ئەگەر باوکی ئەگەر بناڵێت تەمەنی 2 ساڵ تەسەورکەن ئەدرێ بە باپیری ئەگەر باوکی نەما بێ تەسەورکەن باپیری 75 ساڵ ئەبێ لە مناڵی 2 ساڵ چۆن خزمەتکە چۆن بەخێریکە باپیری باشە زەهای مەری هەیە ئەم مناڵە چی لێ ئەکە ئەمە یاسای ئەوان ئەم یاسای ئیسلامیانە هێناوتە سەر مێزەکە هەمیسان شەڕی بەیخوان و شەڕی ئینتیخابات و ئەم هەڵبژاردن ئەوانەیە یاسائیرون کە جەماعەتی سەدرە کە ئیستا دەنگی تۆزێک کەمتر بووە دوای ئەوەی ئینتیفاضە دوای ئەوەی کە چەند خەڵکێکیان کوشت و 850 گەنجیان کوشت دایکەکان چوونە سەر جادە داوای کوڕەکانیان کرد داوای گەنجەکانیان کرد داوای خوێنی ڕۆڵەکانیان کرد جوابیان نییە بۆ ئەمانە هەڵەسن هەموو جارێ بیانوی چکە ئێنن خەڵکی پێوە مەشغوڵ ئەکەن
بۆی جارێککە بچیتەوە بۆ ئەو سیڕایی ململانەیە دەرگەڕێ ئەمانگەرێنەوە بە دائیرەی یەکەم هەموو جارێ ئەم کارە ئەەکەم پێبات هەموو جارێ ئەم کارەکەم بە ئافرەتانی عێراق ئافرەتی عێراق ئەکوژرێ بێکارە بێشۆن و بێلاوەڵە بێ ئەوەی شڵەکان تا ئیسە نیە لە هیچ شوێنێکە لە هەموو شوێنی ئافرەت تووشی ئەم هەموو ناخۆشیە بێ سەر ڕای ئەوەش وەرە دوای تو ئەم هەموو کارە ساتە وەرە مناڵەکە لە دایک بستەنەرەوە لە عمری قانونە تازەکە ئەمان ئەیانێت چیکە ئەڵێ لە عمری 7 ساڵ ئەیدەین بە باوک ئەگەر هاتوو باوکەکە نێمێنێ ئەیدەین بە بابیر بەڵام ئەگەر هاتوو مناڵەکە خواکە تەمەنی 1 سعات بێ ئەگەر دایکەکە شووبکە لێسەنەوە ئەیدەن بە باوک یان ئەیدەن بە باپیر یعنی وەکو شتێ عقابی دایکەکە ئەدەن کە تو جابیتەوە بۆت نییە شوو بکەیت لەبەی تو دایکی تا هەتا ئەمێنیتەوە بەدە ئەم ناڵەوە يعني قول أبو بطاري ما عقابك أبو دايق أدري أفرد يعني بس بأوكرا جوان خان سياركم هيا پرسیارێکم هەیە دەستت خۆش بێ بۆ ئەو ڕوونکردنەوانە دێمەوە سەربەشی دووەمی پرسیارەکەم کە وتمان باز لەو حملە و هەڵمەتانە ئەکەین کە بەرامبەر کە وەستانەوە بەرامبەر بەم گۆڕانکاریە هەیە بەڵام پێش ئەوە پرسیارێ بە مێشکما هات پێ دوانیە هۆکارێک یەکێ لەو هۆکارانەی کە ئەیانوێ مافی دایکایەتی با بڵین مافی حەزانەی دایک بسەنەوە مەسەلەی ئەوە بێ کە لە ئێستا لە عێراق ئەوەندەی من ئاگدار بم زیاد لە 3 ملیۆن ژنی بێهاوسەر هەیە ئەوانەی کە با بڵین ئەوانەی کە تەنهان و خۆیان خێزان بەڕێوە ئەبەن و ئەمانە مناڵێکی زۆر زۆریان هەیە و هەتا ئەم لەحزەیەش هەرچەندە حکوومەتی عێراق وەکو زۆربەی هینەکان ئەوێ دەستی خۆی بشوە لەوەی بۆ منە بیمەی کۆمەڵایەتی بۆ ئەم ژنانەی کە هاوسەریان نییە یاخود ئەوەی کە پێڵێن لە قەوسێکە بە خێوکەریان نییە بۆ ئەوەی بیمەی کۆمەڵایەتیان نەیاتێ یا خۆیان لەم بەرپرسیارەتیە بدزێتەوە پێ دوایە ئەمە هیچ پەیوەندیەکی هەبێ بەم یاسایەوە کە بیانەوێ ژمارەیەکی کەمتر لە مناڵان بۆ نمونە ژن بە خێوکەریان بێ یاخود ژن هینیان بێ سەرپەرشتیاریان بێ هەتاوەکو خۆیان لەم مەسەلەی بیمەی کۆمەڵایەتی و یارمەتیانە کە زۆر جار مەجبورەکرێن کە کەمێک گەر بڕێکی کەمیش بێ پێیان بدەن بەڵێ خۆی وەکو تۆ وتت مجموعەیەشتی تایە مجموعەی هۆی تایە لەهۆکان ئەوەی کە باوکەکان لەم 2-3 ساڵی ئەخیر چوونە سەر جادا وتیان ئێمە بێکارین پارەی ئەوەمان لێکا بتوانین نەفەقەکە بدەین من نەفەقەکەش تەسەوری من پارێکی زۆر کەمە بەس کە باوکان زۆربیان بێکارن خۆی بەڕێی من ئەبێت دەوڵەت ئەمە هەڵگرێت دەوڵەت ئەم کارە سەر ئەستۆی خۆی کە دەوڵەت خۆی ئەبێت پارەی منداڵ بدە کە کاتێک باوک بێکار بێ ئێمە خۆمان نەزانین هەمومان لە ئەوروپا کەوایە باوکەکە بێکار بوو باوکەکە بیری بێکاری نەبێ هیچ شتێکی نەبێ ئەبێت دەوڵەت ئەستۆی بیخەتە سەر ئەستۆی خۆی ئەم ناڵە بەخێرکە کە بڵاو تا ئەو کتەبانی کە لای دایکێتی بەڵام کە باوکەکان چوونە سەرجادە بێکار بوون هەستان ئەم جەماعەتی ئیسلامەکان و ئەحزابی ئیسلامی وتن ئێمە ئەگەڕێنەوە بۆ دینی ئیسلامی بۆ قانونی جعفەری قانونی شریعەت ئێوە لە قورسایەتە لا ئەبین کەواتە لەعی بڵێن پارەی حەزان و شتەکە نەدەین ئێمە هەڵاسین ئەیگەڕێنەوە بۆ باوکەکە دەنجاتیان ئەبێ لەو مەسئولیەتەش جاتیان ئەبێ لەو پارەیەش ئەمجەش ئافرەتانش ئەخەنەوە ئەو زەختە جاریچکە کە ئافرەت و بۆت نییە داوای جابنەوە بکەی ئەگەر داوای جاونەوە بکەی ئەتکوژم لێت ئەدەم هەموو شتێکت لێکم لە ماڵەوە هیچ شۆنێکت نییە بۆی بڕۆی شەڵتەر نییە قانونت نییە یاسایەک نییە دیفاعات لێ بکە ئەگەر داوای جابنشکەی ناڵ بێ ئەسەنم ڕێک ئەمە ئاو هەیە دەست و پەنجە و قاتی ئەم ئافرەتە بڕن لە هەموو لایەکەوە ئەمە خۆی مەبەستی ئەمەیە ئەگەر ئیجازە بدرێ من لێرە قسێک لەسەر ئەم مەوزوعە بکەم بەڕاستی من پێم وایە من وای بۆچم زانی ئافرەتان لە ژنان لە عێراقا لە ژێر سایە ئەم دەسەڵاتە ئیسلامی و مەزهەبیوانەیە زۆرتر وەکو هینە جێگا و شوێنی یەهودیەکانی کاتی نازیستەکانیان گرتوتەوە زانی هەمیشە لە کۆمەلگایەکە کە ئاوا نابەرابەری و نایەکسانی تیابێ یعنی ئێستا لە لای ئێمەوە تا ڕاستیستەکان ڕاست بوونەتەوەڵێن خەتای کێشە و مشکلەکانی ئێمە هینە پەنابەرانن ئەگەر پەنابەران لە سووریاوە نهات لە عێراقەوە نهاتانە دنیا شامی شەریک و هیچ مشکلێکمان نییە بێکاری خەتای ئەوانە کەمی خەتای ئەوانە یعنی دنیا کە وێران بۆوانە خەتای ئەوانە لە ئەوروپا واڵێن لە هینیشان لە عێراقیشا بەڕاستی بێت جەماعەتێکە بێ سکەیپ گۆتی پێڵێن بە ئینگلیزیەوەنەوە نییە کە کەسێک هەڵبژێری جەماعەتێک هەڵبژێری تاوانەکە بەی بەسەر ئەوانە ئەوان خەتای
هینن یعنی باران نابارێ خەتای تەنورێژ نەکورتە ئەگەر هینە ڕقسیان نەکردای لە سەهۆڵەکەوانە ئەم ساڵم بێبارانی ڕووی نایە ئەوانەوە خوا لە غەزەبی لێ ناگرتی یعنی بەڕاستی ئەم تێڕوانینەوە ئەم تەسویرە و ئەمەی کە ژنان ئەی چێژن باسەکە ڕەتی بەوە نییە بە بڕای من ئیکۆنۆمیەن اقتصادیەن چۆنەوە ئەمانە یاخود ئەم سیباقەت کە ئەکرێت لەسەر ئەوەی کە سیباقی انتخابات لەسەرەوەی شێ ئەتوانێت زۆرترین یاسای دڕندانە بێنێت دەرهەق بە ژنان یعنی باسەکە لەسەرەوەیە ئەم سیستەمە بەبێ ئەوەی جەماعەتێک هەڵبژێریە و بیکا بە قوربانی مانەوەی خۆیەوانە ناتوانێت ئیدامە بکە بەداخەوە ژنانی عێراق ڕۆڵی ڕەشپێستەکانی ئەمریکا بینن ڕۆڵی ڕەشپێستەکانی جنوبی ئەفریقیا بینن ڕۆڵی کەمایەتیە بندەستەکانە بینن لەو جێگانەیە کە پێویستیان بەوەیە جەماعەتێکە بێ ستەمی لێ بکرێتەوەوانە بەداخەوە ژنان کەوتونەتە ئەو دۆخەوە بەڕاستی ئەوەشی کە جوانخانێ لێ ینی ئەوە کە بەڵێ ئەتپژەمەت بڕێم لە ماڵەوە لێت ئێم پارە نییە ئیمکانات نییە بۆشت نییە بچیتە دەرەوە ئیش بکەی مناڵەکانیشە دەبێت ئاوا بەخێوکەی وەکو من ئەمەوێتەوەوانەوە من پیاوی مامەوەنە جاژەبی تۆ مناڵەکانە لێسێنم یعنی ئەمە ئیتر تگین ئەمە دۆزەخی ڕاستەقینێ دیستۆپیەکە کە باسەکرێ بڵێ بەس خۆش شەماڵ هەڵبەت ئەم بابەتە بەڕاستی زۆر قسە و باس هەڵەگرێ بۆ نمونە من یعنی لەوانەیە تۆ ئەمە پەیوەندی هەیە بە جێگا و ڕێگای ئابووری ژنانەوە لەم کۆمەلگایە بەڵام پێم وابێ بجوڵێن لەسەر ئەم مەسەلەیە وەکوتم قسە و باس زۆر هەڵەگرێ جوان ئەمەوێ باسی ئەومان بۆ بکەی ئەوەندەی من ئاگدار بم زیاد لە 600 دانا ڕێکخرا و کەسایەتی جۆرا و جۆر یەکەم جار نامەیەکیان ئاراستەی نامەرێکی ناڕەزایەتیان بڵاو کردەوە و دوای ئەو نامە ناڕەزایەتیە هەڵمەتێکیان ڕاگەیانەوە بۆ کۆکردنەوەی ملیێنێک واژۆ لە دژی ئەم یاسایە و ئەمە لە هەواڵەکانە هاتووە پێم خۆشە ئێوە خۆت وەکو چالاکێک و هەم ڕێکخراوی ئەلەمان ئێوە چی ئەڵێن لەسەر ئەمە بەشداری و چەنە ئاگداری لەم حەملانە و بەشداری ئێوە چۆنەتیایە فەرموو. بەڵێ سپاس بەس لە سەرتا بەس حەزەکەم پێشی بچمە سەر ئەمەی کە ئێمە حملەکەمان بزەڵەت چی بوو هەر ئەوەی کە شەماڵ وەتی ئەوە زۆر ڕاستە مەسەن بۆچی ئەم ماوەی ئەخیر پێش انتخاباتی تازە سائیرون کە جەماعەتی تەیار سەدرین کە لەگەڵ حزبی شوعی عێراقی کۆنەکان ئەما خۆی هەمسان لە زۆر لە پشتی ئەم یاسا گۆڕینن سائیرون وەزارەتی کارەبای پێیە سائرون وەزارەتی سەحە خۆتان نازانن وەزی کارەبا لە عێراق هەر عەجایب خراپە دەرجە حرارە لە بەغاز 52 کارەبای نییە خەڵک بە هیچ شێوەیەک وەزعی خەستەخانەکانیش ئاو هەیە لە کاتی کۆرۆنا خەڵک هیچی نییە خەستەخانەکان هیچیان نییە 4 دیوار قەلوێرەکە هیچ تریتیان نییە خۆتە چی لە دەرەوە مختبەر فەحسەکەی خۆتە چی خوێنەیەنی خۆتە چی ئۆکسیجینایەنی خۆتە چی مغەزیەیەنی خۆتە چی دەرزی ئەکری خۆتە چی دەرمانەکری بەس 4 دیوار قەلوێرەیەکی تای بەتانەکە و چەرسەرەکەش خۆتی هێنی هەردوو وەزارەتەکەش بەدەست سەدرەوە سەدر کە ئەبینێ خۆی بەرەبەرە پەشەلێن هەستا جارچکە ئەم یاسا تازەیە خەڵکی پێخەڵەتێنێ خەڵکی بێ ئەغافلێنە پێش انتخابات دەنگی پیاوشی پێویستە ئافرەدای ئەو دەنگی مهم نییە لەبێ ئافرەد ناو خێزانەکە هەر دەنگەداتە دەنگی مێردەکەی ئەڵە تو چی ڕسی تا من ئەوان وستم دەنگی پیاوی ئەوێ لە انتخاباتەکەی خۆیە دێنە سەر حەملەکە وەکو تۆ گۆناجیان تقریبا 600 کە زیاتر تەقیع نزای کردووە لە منەظەماتی مجتەمعی مەدەنی هینە لەگەڵ ڕێکخراوەکانی لەگەڵ ئازادی خواستەکان لەگەڵ حقوقیەکان لەگەڵ محامەکان لەگەڵ چەند ئیعلانێک و سەحەفەیەکی تایە دووجا مجموعەیە دایکان لە مجموعەیە ڕێکخرا و خۆی ڕێکخراکێن هەیە رابطة الأمهات العراقيات لەگەڵ مجموعەیە ڕێکخراکی کە دایکان هەیە چونە بەردەم محکەمە چونە بەردەم پەرلەمان کە وەستان لە بەردەم پەرلەمان داوا ئەکەن کە ئەم قانونە تەبیق ئەم قانونە نێتە سەرهین و کە دایکەکان نایە لە ڕۆڵەکان خۆیان مەحروم بن تا ئێستا پەرلەمان قەراری قیراءەتی یەکەم جا خوێندێتەوە بەڵام پەرلەمان بەحیساب لەم مانگەی تر ئەگەر قیراءەتی دووهەم بکات ئەگە زۆرترین کەس دەنگ بێنێ لەسەر ئەم یاسایە یعنی ئەیگۆڕن ئەو کاتە بەڵام ئیتر ئێمە زۆر ئێمە خۆمان لە وەکو منەظەمەتی ڕێکخراوی ئەمە بەیاننامەمان دەرکرد دکتۆرە بشرا عوبەیدیەکی لە دکتۆرە هەرە موهیمەکانە لە مۆزوعە زۆر لەم بوارە زۆر شارەزایە دکتۆرەکە هەیە قانون خۆش ئوستادە جامعەی بەغا ئەو هاتە سەر کەناڵ بڵێن سەر مەمبەرەکی ئێمە لە دۆیەکمان لەگەڵی کرد باسی یاساکانی بۆ ماکە یەکێکە ئەم یاسانە چەنێ زەرەری هەیە بۆ دایک ئەمجا بۆ مناڵەکە چەنێ زەرەری هەیە مناڵ لە 7 ساڵی و لە دایک وەرگیرە بدرێ بە باوک ئەگە باوک نەمێنێ ئەدێ بە باپیر بە هەرچی کەسێک لە کەسوکاری
پیاوەکە بەس نادرێتەوە بەدایک یعنی ئیتر باسی ئەوانەمان هەمووی کرد ئیتر بە خەرێکی ئەم میزان کۆکردنەوە ئەو شتانەی بەتەمای هەر حەملەکانە بەردەوامی لەگەڵ ڕێکخراوەکانی تر بەڵێ زۆر باشە دەستان خۆش بێ شەماڵ ئەگەر تۆ لەسەرم بابەتە پرسیارێ شتێکت هەیە لە جوانخان بیکەی فەرموو من دەستی خۆش بێ من ئومێدی سەرکەوتنیان بۆ خوازم و ئومێدەوارم بتوانین لە بەرنامەی تریشە گەرم باسە درێژەی بۆ ئەوانە درێژتر سەبارەت بەم ڕووداوە کە بەڕاستی کاریگەری لەسەر کوردستانی شێ ساوانی کە جۆ لە ئێمە گرن لە کوردستان دانیشتوان ژنان پێیان وا بێ ئێمە لە بەغایە و جۆ نایەتەوە بەڵام وان نییە جارێ ئەوە هیچ کاگەر بێتەوانە بەشێکی کوردستان کەوتوت ژێر دەستی حکوومەتی بەغاوەوە کەرکووکەوانە شمولەکە کەەوە واقعەن ئەوانش دەرگیرێ بنوانە بەڵام لەوە واوەتریش ئەمە کاریگەری لەسەر کوردستانە بچکەم ئەم کۆنەپەرستانە هێز بەیەگەن بەرحاڵ ئومێدەوارم کەمپینەکەتان سەرکەوتوو بێ جوانەخان و لە بەرنامەی تریشە چاومان بەیەک بێتەوە دەستە خۆش بە زۆر سپاس دەکەین بۆ بەشداری زۆر سپاس کاتی خۆش بڕم زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڵێ گۆناجا هەر لە بابەتی هەواڵەکانی ژنان پێما بێ هەواڵێک هەیە کە تۆزێک ئومێد بەخشە ینی بە پێچوانی ئەم هەواڵەکە ئێستا باسمان کرد ئەفغانستانە دەستیان داوەتە چەک شتێکمان بۆ باسکە چی ڕوویدا شەماڵ ئەو وێنانە کە چەند ڕۆژێ لەمەوە پێش بڵاو بوونەوە ئەها لەو شتانەیە کە ئەڵێ ئاهێکە هێنێ بە دڵتا لە بارودۆخێکا کە ئەمریکا هەر ڕۆژەی یاریەکە بە چارەنووسی ئەم کۆمەلگایە چۆن بەهی عێراقێکە بەهی ئەفغانستانێکە ڕۆژێ ئەڕوا داگیرێکە و تیامێنێتەوە و شەڕی دنیای تیا دروستەکە وێرانێکە ڕۆژێکیش بەبێ هیچ بە ڕێکەوتن لەگەڵ تالیبان لێ ئەچێتە دەرەوە و هێزەکشێنێتەوە وە کۆمەلگایە کە چەندین ساڵە لایەنی کەم لە دەست حکمێکی فاندەمێنتاڵی وەک تالیبان ڕزگاری بووە و ژنان ئاهێک هاتوۆتەوە بە بەریانە و کۆمەڵگەیەکی مەدەنی لایەنی کەم دروست بووە بزوتنەوەیەکی ژنان توانیوێتی خۆی دەرخا خۆی نمایش بکە و ڕوبەڕووی ئەم هەموو بارودۆخە کۆنە پەرستە ببێتەوە کە خۆمان نەزانین لە ئەفغانستان چۆنە و حتمما ئەو تۆوانەی تالیبان لە 20 ساڵی حکمیان چاندی لەو کۆمەلگایە بۆ دەیان ساڵ ژنان ئەبێ خەباتکەن بۆی کەمێک بارودۆخیان بێنەوە جێگای خۆی کەمێک لە مافەکانیان بسەنەوە لە و بەڕاستی یعنی ئینسان کە سەیریە کرد لە چەند ساڵ پێشوشە ئەمە لە ژنانی ئەفغانستان ڕوویە حرەکەیەکی سیاسی جەماوەری ژنان و با ئەوەش بڵێم ڕێک بە پێچەوانەی کوردستانەوە حرەکەیەکی سیاسی جەماوەری بەرفراوانی ژنان لە ئەفغانستانە بەڕێکەوت بوو بۆ جێگەی ئومێد چەند ساڵێ لەو پێش بوو بینیمان ئەگەر لەبیرت بێ کچێک بە ناوی فەرخونە لەبەرەوەی ڕوبەڕووی مەلایەک بووبەوە کۆمەڵێک کەسانی دینی لە مزگەوت هاتنە دەرەوە کچەکەیان سووتان ژنانی ئەفغانستان بۆ یەکەم جار چوونە ژێر کفنی ئەم ژنە چوونە ژێر ئەوەی چی پێڵێن کە لە دارەمەیتەکەی و خۆیان بردیانە سەر قەبران و خۆیان ناشتیان و یەک دانە بەرەنگاریان پیشاننا کە بەڕاستی دەنگیایەوە لە هەموو دنیاە لە کۆمەڵگەیەکی وەک ئەوەیە ڕوبەڕووی دەسەڵاتێکی ئاوە کۆنەپەرست ئێستا هەمومان نەزانین کە لەگەڵ دەرچوونی ئەمریکا لە تالیبان خێرا دەستی کرد بە هێرش چەندین ناوچەی ئەفغانستانی خستەوە ژێر دەسەڵاتی خۆی و تەبعاً چەندێکیان گرتووە زیاتر دیعایی بۆکەن لەوە کە ئەڵێن ئێستا زۆربەی زۆری ناوچەکانی ئەفغانستانمان چۆتەوە ژێر دەسەڵات و بەم هێزەوە چوونەتەوە نێو مفاوزات پێم وایە لە ئێرانن خەریکن مفاوزاتەکەن لەگەڵ رووسیا و لەگەڵ دەسەڵاتی ئێستەی ئەفغانستان و ئەمانە و طبعا ئەمە شتێکی زۆری ناوێ لێکدانەوەیکی زۆری ناوێ ئینسان تێبگالەوەی کە ژنان یەکەم بەشی ئەو کۆمەلگایەن کە زەرمەندی گەورن لە هاتنەوەی حکمی تالیبان بە چەند دەلیلێک کە من هەندێک لەو راپۆرتانەم خوێنەوە ژنان خۆیان هاوارەکەن ئەڵێن بە چەند ساڵێک کە ئێمە چالاکی ئەەکەین ئێمە کۆمەلگەی مەدەنیمان دامەزرانەوە ئێمە دەرکەوتوین ئێمە ڕێکخراومان هەیە لە سۆشیال میدیایە خەریکین ئەو وێرانکاریەی 20 ساڵ پێش لە حکمی تالیبان دروست بوو تۆزێ بێنینەوە جێگای خۆی ئێستا تالیبان بێتەوە هەمومان لە ژێر خەتەراین هەر ژنێ لە هەر شوێنێ دەرکەوتووە ئایا سیاسیە ئایا هونەرمەندە ئایا چالاکوانە ئایا بۆ مافەکانی ژنان هەوڵیاوە ئایا چالاکی کۆمەڵگەی مەدەنیە
لایە لەو کۆمەلگایە ژیانی کەوتۆتە ژێر خەتەرەوە بە نەک تەنها بە تاک بە فامیلی بە خێزان ئەترسن لە گیانی خۆیان و هاواریانە و لە بەرامبەر ئەمەیە سەیرەکەین چەند وێنەیەکی هاتە سەرین من بەداخەوە ئێستا نازانم بۆچی نەمتوانی وێنەکان بخەمە سەر شاشە بەڕاستی ئاهێک بەدڵا هێنێتەوە ژنانێکی زۆر بە تایبەت ئەوەندەی من راپۆرتەکانم خوێنەوە لە بەشی شیمال و بەشی ناوەڕاستی ئەفغانستان و بە تایبەت لە ناوچەیەک پێڵن ناوچەی غور لەو منتیقەیە ژنانێکی زۆر بە چەکەوە هاتوونەتە دەرەوە و نمایشێکی چەند سەد کەسیان کردووە کە ئەڵێن ئەگەر تالیبان بێت ئێمە ڕوبەڕووی دەسەڵاتیانە بینەوە و ئێمە ناهێڵین دیفاع لەم کۆمەڵی ئێستا ئەکەین کە خەریکە وردە وردە ئەمانەی هەنگاو بنێ بەرەو کۆمەڵگەیەکی مەدەنی بەرگری لەم دەستکەوتانە ئاکەین و دەستکەوتی زیاتریشمانەیە. ئەمە نمونەیەکی تر لەوەی کە بەڕاستی بزوتنەوەی ژنان لە ئەفغانستان بزوتنەوەیە کە جەماوەریە و لە هەمان کاتا سیاسیە و ئەزانێ لە کاتی خۆیان جەماوەری خۆی بێنێتە دەرەوە بە بڕوای من ئەگەر تەنها نمایشێکیش بێ یەکێکە لە باشترین ئەو نمایش و ئەو وەستانەوانە کە هەتا ئەمڕۆ لە ئەفغانستان بینیومانە بۆ ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتی کۆنەپەرستی تالیبان. جاگوە ناپێشینەشی هەیە ینی باسەکە لەسەرەوە ینی خەڵکێک لەوانەیە وا بزانێ ئەمە نمایشێکە مەجموعەیەکیان ناو نەتێ و بە حسابەکو نمایشێکە کرێ لە بەرامبەر ئینەکان ئاڵێ من راپۆرتەکەم خوێنەوە باسیەوە کە کاڵێ پێشتر ینی مواجهەی چەکداریان کردومانە چوونەتە جەبهات چوونە لە جەبهەیە لە بەرامبەر کاتی خۆی کە وەختێک تالیبانیشی لێ بۆوانە لە بەرامبەرە شەڕیان کردووە و ینی باسەکە هەر لەسەرەوە ژنیەکە تەنها وەکو ئینی چەکداری بەرەڕوو من هەستی ژەکەم ئەتوانێت ئیلهام لە ڕۆژاوا وەرگێ بەڕاستی ئەوەی کە ژنان لە ئیناکردیاندا عینەن ئەو چیرۆکەش باسەکەنەوەڵن ئایسیزەکان و داعشەکان لە ئەفغانستان و هەروە تالیبانی زۆر لەوا ترسن کە بە دەستی ژن بکوژرێن کە ئەگەر بێت و مەسەلەن ژنان بێن وانەکە بە دەستی ژن بکوژێن تەواوتر هەفتا حولەکان لە دەستچێ ینی بەشێک ئەوەش بۆ خۆی یەکێکە لە چەکە هینەکان ینی لە شەڕی ئەوەیە حربی عەسابە نەدێڵە چەکی هین نەفسی حربی نەفسی لەگەڵیانە یەکێکە لە هینەکان لە فاکتەرەکان بە بڕوای من هەر چۆنێک بێ زۆر زیرەکانە بووە حرەکەکەیان زۆر چونکە چی لەوە باشترە لە بەرامبەر حرەکەیەکی وەک تالیبان ئۆلگۆی ئەو هێزە چەکداری ژنانی ڕۆژاوە بگریتە دەست بۆ بەرەو ڕووبوونەوەیان و هەر بە دەردی تۆڵی بەس بە چیرۆکەکە بیان ترسێنی کە هەمووتانە کوژرێن بە دەستی ژنان ئەو دنیا ژەڕوە. من بە هەواڵێکی دڵ گەرمکەر ێزانم بە هەواڵێکی دڵخۆشکەر ێزانم و مێدەوارم کە ئەو جۆرە هەنگاوانەوە ئەو جۆرە موبادرانە بێتە دەرەوەەوە بەڕاستی هەر ئەوەیە ئەوە کە ژن ببێ بە ئەکتەر ئەزانی ئێمە لە جوڵانەوە ژنانی خۆشمانە با بەم جملێ تەواوی کەمەوەوانە هەمیشە ئێمە ژنان ستەم لێکراون ژنان دەربەدەرکراون ژنان ژێر چەپۆکراون و ئەوانە بەڵام ژنان بەرگریکارن لە ئازادی ژنانن کە نەک تەنها خۆیان کۆمەلگار ڕزگارەکەنەوەمانە ئێمە لە ڕۆژاوا مەمان بینیوە من پێم خۆشە ئەم نمونەیە لەوەی کە ژنان ئەتوانن بکەر بن لە جێگای ئەوەی کە تەنها قوربانی ستەم و چەسانە و بنەوەوانە لە جێگەی تریشا لە جیاواز لە ڕۆژاوا دەرکەوێ و ئەمە توانێ بەڕاستی ئومێدێک و ڕۆشناییەک بخاتە ئەو تاریکستانەوە کە کۆمەلگاکانی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەدەستەوە ناڵیم بچینە سەر تاریکستانێکی تر ئەگەر باسەکە تەواو بوو گۆنا من پێم باشە کاتەکەژە بینم زۆر باشە بڕۆینە سەر ئەفغانستانەوە بچینەوە بابێنەوە بۆ ئێران بۆ لای سنووری خۆمانەوەوانە سەبارەت ئەمجاران بە هەواڵێکی ئەویش هەواڵێکی دڵگەرمکەرە بەڕاستی هەواڵی ئەو جوڵانەوە کارگەریەی کە لە ئێرانە دەرکەوتووە ماوەیەکی زۆرە جارە جوڵانەی کارگەری لە ئێرانە مێژوویەکی زۆر پشنگداری هەیە هیچ گومان لەوەیان نییەوە مناقەشەیەوە ناکرێت بەڵام ئەوەی کە ئەمان بینی لە چەندە ساڵی ڕابردووە ئەمیشە کارگەرانی نەوتی ئەو وڵاتە بێدەنگ بوون
هیچ کاتێک مەسەلەن بۆ خۆمێشێک لەوانە بووموانە کە لا ئێزالیش گومانی تەواوم هەیە لەوەی کەوا کارگەرانی نەوتەوانەی کە لە سەنعەتی نەوتا کارەکەن و ئەوانە بە ڕادیکاڵە نەبێنە مەیدان بەڵام ئێستا ئەبینین کە جۆرێک دۆخەکە گۆڕاوە بەشێک لەوانەی کە لە سەنعەتی نەوتا خەریکی کارکردن و ئەوانە هاتوونەتە ناو ئەم جوڵانەوە ئەمە ئاڵوگۆڕێکی نەوعی دروست کردووە کامە تقریبا چەند هەفتەیەکە و تقریبا لەگەڵ ئەو جوڵانەوەیە کە لە هەفتە پەهەر هەبووە لە ماوەکانی ڕابردووەوە لە هەندێک بەشی ئەهواز و ئەوانە درێژەی هەبووە ئەمجارە ئەمە خەریکە بۆعدێکی زۆر فراوانتر بەم جوڵانەوەی ئەداوە خەریکە دووبارە کۆمەلگا ئەخاتەوە دوای کارگەر کامە بۆ خۆی یەکێکە لە مەسەلە گرنگەکان بەڕاستی ینی لەباری لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئەمە گۆڕانکاریێکی گەورە لە ناوم کۆمەلگایە دروستەکە بۆ ئەم باسە میوانێکی خۆشەویستمان لەگەڵا کە خۆی ئەوە بڵێم هاوڕێ ڕەزا کەمانگەر زۆر بەخێراتی هاوڕێ ڕەزا زۆر زۆر سپاس بۆ هەردوو ئێوەی عزیز هەمسڵام هەیە بۆتان و هەروە بۆ بینەرانی ئەم بەرنامەیەتان زۆر بەخێراتی سپاس دەکەین کە ئەم دەرفەتت پێداین و میوانداری ئەمەت قوبوڵ کرد زۆر خۆشحاڵمی لە تۆ باشتر نییە هاوڕێ ڕەزا سەبارەت بەم جوڵانەوە کارگەری بۆمان بدوێ بۆ خۆت قەناتێکت کردووە تۆ ماوەیەکی باشە بە زمانی فارسی و جۆرەها هەواڵی کارگەری لە ئێرانەوە بڵاو کردەوە پەخش کردووە و یەکێک بووی لەوانەی کە بەڕاستی دەنگی کارگەرانی ئێرانی بە خودی ئێرانەکانی دەرەوەی وڵاتی یاخود حتا بەناو کارگەرانی ناو ئێرانیش گەیاندەوەوانە لە تۆ باشتر بۆ ئەم باسایی ناکە بۆمان باس کە چی ڕوەدا دڵمان خۆشکە زۆر زۆر سپاس بۆ میوانداریەتان و زۆرم پێخۆش بوو لەم بەرنامەیەشتا بەشدار بم پێشەکیەوە بڵم کە ئەو بەرنامەیە کە من دامناوە جامعە و کارگەران بە زمانی فارسی ئەوەی ڕاستی بێ لە کاناڵی ماوارەی تێبەپەرتەوە ڕۆژانی هەینی لە ساعتی 9 بە کاتی ئێران تا ساعتی 10 شەو بە کاتی تاران بڵاو بێتەوە ڕۆژی دوایی شەروا چەند جارێک تکرارە بێتەوە بۆ دوای لە کۆمەڵایەتیەکانیشە بە شێوای جۆرا و جۆر لە یوتیوب و فەیسبوک و تەلگرام و ئەوانەیشەوە هەر بڵاو بێتەوە لە ئینستاگرام ئەوانە باچینە سەر باسەکە تۆ مقدمەتەن باسی ئەوەت کرد کە کرێکارانی نەوت چاوەڕوان ناکرات لە ماوەیە بەڵامی ساعتونەتە مەیدان ئەوەی ڕاستی بێت بەتایبەت لە ڕۆژی دوایی ئاهمیەتی ئەم قەزیەی کرێکارانی نەوت لەوەیەوە دەست پێەکە کە ڕۆژی دوای انتخاباتی ڕیاسەت جمهوری خاتوان نێوەش تاقیبتان کردووە کە کەم گەرم و پورترین انتخاباتی دەسڵات دوای 42 ساڵی حاکمیەتی ڕەشی ئیسلامیەوە لەواقع خەڵک بەشداریان نەکردووە بە شێوەیەکی بەرچاو لەواقع زۆر بەلاوازی ئەم انتخاباتە ڕئیسیان لە ناو ستۆقەکانی ڕێیا دەرکێشا گرنگی ئەم اعتسابەوە بوو کە ڕۆژی دوای انتخاباتەکە لە بەشی کرێکارانی بێسڵا غێرە ڕەسمیەوە پێڵێن یا بەشی پەیمانکارەکان چون شرکەتی نەوت لەژێر چاودێری وەزارەتی نەوتدایە و وەزارەتی نەوت لە دوای بێسڵا دەورەی ئەگەر ئێوە لە بیرتان بێت لە دەورەی ڕەفسانجانی بەرەوە ئەملا سیاستێکی کردە پێش کە بەشەکانی جیا کردەوە بەشێکی هەیە کە لەژێر چاودێری خودە وەزارەتی نەوتایە کە ئەو بەو کرێکارانە ئەڵەن کرێکارانی ڕەسمی بەو کرێکارانەکە لە بەشی کرێکارانی پەیمانیایە پەیمانکارەکاندایە یان ئەڵێن کرێکارانی غێرە ڕەسمی جا ئەم بەشە لە ڕۆژی دوای انتخاباتەوە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو چونە حاڵەتی مانگرتوو کە ئێستا ئەو مانکردن 3 هەفتەی بەسەرا تێپەڕیوەوە ئیمڕۆ کرێکارانی غێرە ڕەسمی هاوڕێوە نیە بەڵام لە بەشێک لە بەشایکی جۆرا و جۆرا مثلا وەکو گەچساران کرێکارانی ڕەسمیش چون حمایەتیان کردو لە حاڵی ئەقسابدا بەڵام ئەمڕۆ کە ئاخرین خەبەرێکە کە من گرتم ئەوەیە کە مانگرتنەکانە نەوتەکان یا ئەو شەریکانە کە وەسڵن بە نەوتەوە لەواقع ئاماریان گەیشتوتە 105 کانە 105 شەریکەی نەوت ئەمە بە عەدەد شاید بڵێم زیاتر لە ممکنە 150,000 تا 200,000 کرێکار بگرێتە بەر چون بەشی وەزارەتی کاری کرێکاران لەواقع نزیک بە 300,000 کرێکاری هەیە و ئەهەمیەتی ئەم مانگرتنە لەوەیە کە
خاستە ئەسلیەکانیش لە شش مەحوەرە خۆی کۆکاتەوە ئەگەر تانوێت باسی کەم چ شتایەکن یەکەمیانەوەی بۆ بانبردنی حەقدەست کە نابێ کەمتر لە 12 ملیۆن تمەنی ئێرانی بێت بەرحاڵەوە خۆتان حسابی کەن کە ئایسا تمەن بە دۆلار ئەگەر بڵێن 25,000 تا 30,000 تمەن $1 و حسابی مانگانەی کرێکار لەوانەیە حدودەن $120 تا $150 لە سامەعاشی کرێکارە ئیستا و معناکەی ئەوەیە کە چەندین لە ژێر خەتی فەقرەوە معاشیان پێدرێ هۆی ئەسڵی یەکێ لە خاستە سەرەکیەکانیان بانبردنی معاشە بۆ سەرەوەی 12 ملیۆن و خاستی دووەمیانەوەیە کە یا مەحوەری خاستەکانیان من کۆ کردوێتەوە کە خاستی وایانەوەیە کە لە توولی بەسڵ عمری کۆماری ئیسلامیە هیچ کات کرێکارانی ئێران ڕێکخراوەی ڕاستەوخۆ مستەقلی خۆیان نەبووە یەکێ لە خاستەکانیان دروستکردنی ڕێکخراوەی مستەقلی سربەخۆی خۆیان دەرەوەی شورا ئیسلامیەکان و بەڵێ لە دەرەوەی شورا ئیسلامیەکان و خانەی کارگەریەکان و تەشەکل لە زەردە حکوومیەتەکان و ئەوانە ئیجازە بدرێت ڕێکخراوەی ڕاستەوخۆ مستەقلی خۆیان پێک بێن و خاستێکی تریانەوەیە کە نگاهی ئەمنیەتی یا چاوەدێری ئەمنیەتی لەسەر خەڵسوڕانی کرێکاران و یا ئەحتراز و ناڕزایەتیە کرێکاریەکان لابرێت چون لە ئێرانە تایسا لە توولی 42 ساڵ یا 43 ساڵی ڕابردووە هەر جۆرە جوڵانەوەیەکی کرێکاری بە چاوێکی ئەمنیەتی یعنی ئەمنیەتی وڵات و ئەمنیەتی حکوومەت و ئەمنیەتی هەموو شتێکی خستوێتە خەتەر لە نەتیجا کرێکاران داواکەن کە ئەم نگاه ئەمنیەتی لەسەر ئەحتراز و ناڕزایەتیەکانیان لابرێت و لەلایەکی خاستێکی تریشیانەوەیە کە تەوەجۆ کردێت بە معیشەت و بێهداشت و سلامەتی و دەرمان یعنی ئەو بەشانەکە ڕەبتی بە سەحەوە هەیە و محیتی کارەکە بەشی کرێکارانی پەیمانی ئەوەش با من ڕاستکەمەوە کە 24 ڕۆژ سەرجەم کارەکان و 6 ڕۆژ ئۆتڵیان هەیە 6 ڕۆژ مەرەخەسیان هەیە یەکێ لە خاستەکانیانەوەیە کە 10 ڕۆژ کریە بە ئۆتڵا یا مەرەخەسی و 20 ڕۆژ کار کردێت دلیلەکەی ئەوەیە کە ئەو 20 ڕۆژەکە شەو ڕۆژ لەوێن یعنی شوێنی مانەوەی کرێکاران لەواقع تا ئێستا ئاوا بوو وەکە 24 لە شوێنی کاران 6 ڕۆژ وە کاتیان هەبووە چەند بۆ سەردانی خانەوادە و لەگەڵ دەسڵا بگەڕێنەوە بۆ ماشارە سەربازیە نوێنێ تاوەی کە دقیقاً من ئاکسێکم بۆ هاتبوو دوێنێ هەر ڕێک خابگایەکی نیشانەدات کە ئەو خابگایە نەتەنها لە سەربازی بەڵکو لە سجنەچ لە زیندانەچوو نزیک بە 30-40 کرێکار بێسڵا لە ڕەدیفی یەکە بە پەتووی سەربازیەوە بەسڵا لە ژێریانە بوو خۆتە بوون یعنی ڕێک هەر حاڵەتی سجنیان هەبوو ئەمەشیانە ئەگەر فرسەت بدەیت هاوڕێ ڕزا من نازانم گۆنا پرسیاری هەبیان نا من دیارە دوو پرسیارم هەیە یەکەمیان ئەوەیە کە لەسەر ئەو قسانە و باسانی کە کردت لەسەر ئەمانگرت ئەگە 100 شیرکەتی نەوت یاخود بەشەکانی شیرکەتی نەوتمانیان گرت بێ جاما خۆ لە هینەکە لە مقاتعەکە یاخود لە سەنکشنەکە یا لە گەمار و ئابوورەکە کاریگەرترە لەسەر سەنعەتی نەوتی ئێران ئەگەر وابێ ئایا ئەم کاریگەریەمان بینیوە ینی دەرکەوتوو ئەمە و دووەم بەشی ینی پرسیاری دووەمیشم ئەوەیە تا چەند لە ئایندەی ئەم جوڵانەوەی دڵنیابین تا چەند ئومێد هەیە کە ئەم جوڵانەوە بەسەرکەوتن بگامەسەن ئەو فاکتەرانە ئەو ئیمکاناتانی هەیە کە دڵنیابین کە بە جێگایەکە جا سەرکەوتنی نهایی نا بەڵام سەرکەوتنی یەکجاری نا بەڵام بەشێک لە خواستەکان بەدی بێنێ با لە پرسیاری یەکەمەوە دەست پێ بکەم ئەو ڕێکخراوە ئەو پەیمانکارانە خۆیان ئەنجمەنێکیان هەیە بە ناوی ئەنجمەنی کارفەرمایان یا ئەنجمەنی پەیمانکارەکان نامێکیان بۆ وەزیری نەوت نووسیوە لەوێ بەڕاشکاوی ئەلامیان کردووە کە ئەوان ئەم ئەدامەی ئەم ئەتسابە توانایی لە ئەوان سندووەتەوە و داواکەن لە وەزیری نەوت کە خۆی ڕاستەوخۆ دەخاڵەت کات بۆ حەلکردنی ئەم مۆزوعە چون بۆچی بۆ کە ئینتا دێسا تەولیداتیان ئەوەندەی هێناوەتە خوارەوە کە
ئەوان ئیتر دەسڵات دەسوباڵیان بەستراوەتەوە هیچ کارێکیان پێ ناکرێت و تاسیرێکی ڕاستەوخۆیی لەواقع لەسەر وەزیەتی اقتصادی ئێران کردووە بە دەرەجەیەکی زۆر بەرفراوان ئەوە واقعیەتێکی عینیە لە ئەوەی کە ئەم اقتصابە چه کاریگەریەکی کردووەتە سەر بۆ ڕەوەندی ئایندا لەواقع منەڵێن ئەم خوددا ئەم اقتصابە یەک ڕۆژە اتفاق نەکەوتووە یان ئەوە نییە کە بێژین سابقەکەی ئەگەڕێتەوە بە 3 هەفتە لەوە پێش کرێکارانی نەوت ساڵی پاریش لە 50 کان یانە هەرم کرێکارانە لە 50 شرکەتی سەنایعی نەفتیە دەستیان کرد بە مانگرتن و ئەو هەرو کاتێش بۆ بانبردنی حەقدەست و مەسار باشکردنی وەزی بژی ژیانیان بوو و تەنها ئەوەیش نییە یعنی لەواقع ئێمە ئەگەر شکلی ئەمە احترازەوە یعنی ئەوەی کە خاست و مطالبات و بێسڵا چون لەسەر سڵامەتی و معیشەتە هەڵگەڕینەوە هەڵەگرێتەوە سەر 4 ساڵی ڕابردوو احترازە جەماوەریەکان کە ئەو احترازە جەماوەریانە لە ڕووی دەسڵان نیشاندانی هێزی سەرکوتەوە توانیان سەرکوتکەن بەڵام نیانتوانێت بیکوژێنەوە یان نیانتوانی خاموشیکەن هەر بۆیە تا ئەگەر لە شوێنێکەوە سەرکوتەکەن لە شوێنێکی ترەوە سەر هەڵەگرێنێ ئێمە لە ساڵی بەم بە تاریخی ئێرانیەکەی بڵێم لە ساڵی 96ەوە 97ەوە 98ەوە و ئەو هەموو شاهدی ئەو احترازات و هینانە ناو خیابانەکان بوون تا 4 شاری ئێرانیش وە دواترا زۆر زیاتریش بوو لە ئابانمانی ساڵی 98 بەڵام وەختێک کە خیابانیان سەرکوت کرد مانگرتنی کرێکاری ئێمە شاهد بوون و زۆرێک لە کرێکاران لە چوارچێوەی شەریکە عومدەکانی وەکو حەفتەپە وەکو فولادی ئاواز وەکو ئازەرئاب و هەبکۆ ماشینسازی هەبکۆ کە لەواقع مرکزێکی زۆر گرنگ و مهمە لەوێەوە دەستی پێکرد و ئیمڕۆ ئەم مانگرتنە کرێکاریانە لەواقع لە ئێدامەی حرەکەی بزوتنەوەی کرێکاریە هەیەکی سابقەیە لانیکەمی لە شکلی ڕادیکاڵ و لە شکلی بێسڵا حتا بێسڵە بۆ چوونە سوسیالیستیەکانەوە چاوی لێ بکەین لەواقع هەڵەگەڕێتەوە بۆ 5 ساڵ لەوە پێش تا ئیسا گەشەی کردووە ڕۆژ بە ڕۆژ هاتوۆتە پێشەوە و من خۆشببینم کە ئەم حرەکەتە ئایندەی ئەبێ لەبەرەوە کە موردە ئیستقباڵی زۆرێک لە بەشە جۆرا و جۆرەکانی تری کۆمەلگای ئێران و بەشی کرێکاری بەشی سنفی مەسەم بۆ نمونە مامۆستایانی ئێران ڕاستەوخۆ حمایەتیان کردگە لەم حرەکەتە سندیکای کرێکارانی بێسڵا شرکەتی واحد مرکزی مەسە کرێکارانی حەفتەپە و زۆرێک لە مراکزی کاریگەری ڕاستەوخۆ حمایەتیان لەم حرەکەتەی کرێکارانی نەوت کردووە و لایەکی حتا بۆ دەرەجەکە ئوستادەکانی دانشگا و مەحامیەکانی بێسڵا کە بەنۆعێخوان مستەقل ناولێبەن لەم حرەکەتە حمایەتیان کرد ئەم حرەکەتە موردی حمایەتی کۆمەلگایشە بێجگەلەوە لە نەقابە جیهانیەکانیش ئێمە شایدی ئەوە بووین کە بێسڵ لەم حرەکەتە حمایەت کراوە هاوڕێ ڕەزیارێکم هەیە ئەگەر شەماڵ فەرموو گۆرە ڕاستەکەی پرسیارەکەم ئەوەیە ئەوەندەی تۆ ئاگداربی لەم جوڵانەوەیە لەم مانگرتن و ناڕەزایەتیانەی ئەم بەشە جۆرا و جۆرانەی کارگەران بەتایبەت کە بەشی نەوت هاتوۆتە سەری و بەشێکی گرنگە بەڕێی تۆ چەنە بەشداری ژنان ئەبینیتیایە هەم لە هێزی کارەکەیە ینی وەک بەشێ لە هێزی کار ئایا ژنان بەشداریەکیان هەیە لەو بوارە جۆرا و جۆرانەی ئەو شوێنانە کە کرێکارانتیایە مانگرتن یاخود ناڕەزایەتیان دەربڕیوە و یاخود لە بەرەکەی تری لەبەری هاوپشتیکردنی ئەم حرەکانە لەبەری هاوپشتیکردنی ئەم حرەکەتە ئێمە نەخشی ژنان زۆرە بینین بەڵام بەشی زۆری ئەم نۆتانەکە لە ژێر چاوەدێری بێسڵا پەیمانکارانەوە وێستا بەشی تایبەتی و بەشی کۆنتراتەکانی پەیمانکارانایە زۆرتری کرێکاران لەواقع زۆرتر پیاون بەڵام لە بەشی حمایەت لە مانگرتنی کرێکارانە لەواقع ژنان نەخشێکی بەرچاویان هەیە بە تایبەت لە بەشی مامۆستایانە کە فەرهەنگیانیان پێڵێن لە ئێرانە بێسڵا ڕاستەوخۆ حمایەتیان کردگا و هەرایسە من چەندین پەیامی ژنانی هەڵسوڕاوم بینی وەکە لە کۆمەڵایەتیەکانە خەریکی کۆکردنەوەی حمایەت لە ناڕەزایەتی و احتسابی کرێکارانی نەوتن بەم بۆنەوە
لەواقات ئێران تایبەتمەندیەکی هەیە کە ئەمڕۆ لەواقات ژنان زۆر هەڵس و ڕاوترن بە نسبەتی جار بە نسبەتی تاریخ هەرچەند کە هەمیشە ئێران لەواقع بزوتنەوەی ژنانی قەوی بووە چون لەبەرەوە کە لەخر ڕاستەوخۆ دەرگیر بووە لەگەڵ قوانینێکە کە ڕاستەوخۆ دژی ژنان بووە هەر بۆ بۆنەوە موقعیەتی بزوتنەوەی ژنان لە ئێرانە قەویە بەم ئەتبارە حمایەتکردن لە بێسڵاب بزوتنەوەی کرێکاری ناو ژنانە زۆر گەورەیە ش لێرەوە یادێ بکەن لە سپیدەی قودیان کە یەکێک لە خۆی لەواقع لە بەشی مەتبوعاتی تەلەبەی بەشی مەتبوعات بوو کە لەبەر دیفاعی لە کرێکارانی حەفتا پا ئیسەش هەر لە سژنایە لە زندانایە و یەکێک لەو ژنانەیە کە لەواقع وەکو ڕەهبەرێکی کرێکاری ئەمڕۆ چاوی لێکرێ لە ئێرانە. دەستەکان خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم بەم ئەواڵانە هەروە بینی خۆشمان بێ ئاورە ڕەزا من جارێک لەسەر فەیسبوک بوو ئیسماعیلی بەخشیم بینی لە جێگەیەکە خیتابێدا بۆی کەوا بینەرانی ئێمە بزانم جوڵانە چەندی ڕادیکاڵە ئیسماعیلی بەخشی بوو لە ناو کارگەرانە خیتابێدا ئەوانە ئەیوت ئێمە خەبات ناکەین بە تەنها بۆی کەوا کرێمان ئێمە ئەمانەوێ ژیانمان شورایی بێ ئێمە بۆ ژیانی شورایی خەباتەکەین ینی تەواوی ژیانمان ئاڵوگۆڕی بەسەرا بێ و ناوی نابوو ژیانی شورایی ژیانێک کە ئێمە هەموو هاوکاری یەکتر بین هەموو پێکەوە بین و هەموو هەر لەوێ لە ژێر پۆسەکان و سمنی تر لە حیزبی ئیسماعیلی بەخشیم من یەک نوکتە لە بەشی نەکا ئەو بەشی خاستەکانم من تەکمیل نەکرد ئەگەر ئیجازە بن ئەمە چون واقعان زۆر گرینگە بۆکە حتا ئەرزیابیکردنی ئەم ئەفسابە ئەگەر بێت و عقب نشینی پێ بکرێگە سەریش بکەوێ بزانن کە لە چه مەحوەرێکە لەسڵە خاستەکانیان مەترح کراوە ئەم خاستانە چونەتە گشت قوانینێکە کە لە کۆمەلگای ئێرانە لە تولی 43 ساڵی ڕابردووە کرێکاریان بێحقوق کردووە بۆ خاستی کە ما بوو کە باسی کەم ئەوەیە کە دەستی ئەم پەیمانکارانە لەسەر دەسڵا کرێکاران هەڵگیرێ و بەشی کرێکاری ڕسمی و غیرە ڕسمی لاچێت و کرێکار لە تەک وەزارەتی نەو تا قەراردادەکانی خۆی ببەستێت و ئاخرین دەسڵا نوکتەیان کە زۆر لە لای منەوە زۆر گرنگە ئەویشەوەیە کە بتوانن ئەمانە نەخشی ئیفا بکەن لە سەرنوشتی ئایندەی مانگەشتنەکەیانەوە نقطە زەفیان هەست پێشڕەویەکانیان زۆر گرنگترە لە نقطە زەفەکانیان و من خۆشببینم بەوە کە بە نەتیجەگە و ئەگەریش حتا بە نەتیجەیەک نەگا نقطەیەکیان لە تاریخی بزوتنەوەی کرێکاری ئێرانە سەبت کردووە کە بە بڕوای من ئەبێ بە تەجربەیەک بۆ کلی بزوتنەوەی کرێکاری کە دەرسی لێوە بۆ مێداوارم دەست خۆش بێ بۆ مێداوارم کارگەرانی ئێران سەرکەوتوو بن و من خۆشحاڵە بەم ئەگەر نەبێ بە مێژوو ئەگەر بێ بە سەرکەوتن و دەستکەوتێک بێەوە ئەم جوڵانەوەی هەنگاو بنێ بەرەو پێشەوە ناوچەکەمان بەڕاستی بازی جار من وایەتە بەرچاوم لە گرێوی هاتنە مەیدانی کارگەرانی ئێرانایە کارگەرانی ئێران نەتوانن تەواوی معادلاتەکانی ئەم ناوچەی ئێمە هەڵگێڕنەوە ئەگەر ئیرادە بکەن و ئەگەر جمهوری ئیسلامی ئێران پاشەکشە پێ بکەن زۆر معادلە لە ناوچەکەی ئێمە ئاڵوگۆڕی بەسەرادێەوە زۆر شت ئاسانتن دێتە بەردەست دەستەکانی خۆش بێ زۆر سپاس کە دیوانەری بۆ کرد زۆر سپاس بۆ زانیاریکە پێداک هەر بژین بەڵێ گۆنا دوا هەواڵ باسی هەم هەواڵێکی کارگەری وەڵام جاریان لە ئەمریکاوە لە دیراسەیە کە بڵاو بۆتەوە لە ساڵ 95 کارگەرانی ئەمریکا حەزەکەن واز لە ئیشەکانیان بێنن ئەڵێ لە دوای ئەم دیراسەیە لە تەلەڤیزیۆنەکان و میدیای ئەمریکاش ئاماژەی پێدراڵێ لە دوای پێندەمی لە دوای ئەم بڵاوبوونەوەی کۆرۆنا ئەوانە ئەش لەو مەسائلانەی کە خەڵکی زۆر بێزار و ناڕەحەت کردو ئەوانە کە دۆخی ئەم کۆرۆنایە ڕێگەی گرتووە لە بەردەمیەوەی کەوا خەڵک لەزەت لە بەشە کەمانەش ببینێ کە لە ئیشا نەبینا دیارە ئیشکردن و کارکردن لە کۆمەلگای سەرمایه‌داریە هەمیشە قوربانیدانە بە بەشێک لە ژیان بۆ زیندومانەوە یعنی ئەوە بەشێک لە ژیان نییە کەس کارکردن بە بەشێک لە ژیانی خۆی نازانێت ئەڵێ من ئەچم کارەکەم بۆ ئەوەی بژیم یعنی ئەساسەن وانە کە من کە کارەکەم ئەژیم کە کارەکەم ناژیم ئەچم کارەکەم بۆی دواتر بژیم بەرحاڵ بەڵام کار بەڕادەیەکی زۆر
سەرسوڕهێنەر لە ساڵانی دواییە لە نەتیجەی تەقەدومی پێشکەوتنی تەکنەلۆژیا و لە نتیجەی ئەوەی کەوا مەکانەکان پێشکەوتونەوەوانە کار زۆر زیاتر لە جاران جارزکەر و بێزارکەرە زۆر لە جاران زیاتر ئەبێتە هۆی نەخۆشی و زۆر بێت هۆی نەخۆشی نەفسی وەیشە لەو شتانەی کە نازانم ئەو ئیستلاحەتە ئێستا من پڕووکانن ڕەنگە پڕووکانن باشترین و شەوێ بۆ بێرن ئاوت وەنیە بێرن ئاوتی ئینگلیزی بزەوت زۆر ڕاستە شەماڵ پڕووکانەوە لە ئیشا پڕووکانەوە پڕووکام لە ئیشا لای خۆمە لەوانەیە بازە جار بەهین بەکارێنێ بەڵامە من نەخۆشیەکی دانپێدانراوە ینی منظەمەی سەحەی عالەمی لە 2019 بە نەزەری ئەتیبار وەریگرتووە ئەڵێ من نەخۆشیەکی نەفسیە یاخود نەخۆشیەکی زۆرتر نەک نەفسی ینی باری ئەوە نییە بڵێ باری سایکۆلۆژی تێگەچێت نەخۆشیەکی زۆر نازان بڵێم چۆنە عەسەبیە بە جۆرێک ئینسان تەواوی گیان و هەموو ئەوەی کە بیرەکاتەوە و ئیرادە ئەکات و خۆشی ئەبینە لە ژیانوانە هەمووی کە ژێ کاریگەریەوە ئەمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر فراوانە بێتەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر کاریگەری زۆرە بێ و کارێکی کردووە کە لە سانەوە پێنجی کارگەرانی ئەمریکایانێ وازە ئیشەکانە بێنانێ ویشە نەکەن کە تا ئێستا ئیکەن کە بەڕاستی ئەمە بۆ خۆی ئێمە ئەباتەوە سەر هەمان ئەو تێگەیشتن و تێڕوانینەی کە کاتی خۆی مارکس لە کاری هەبوو مارکسی وت کە فرسەتی بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا ئەوانە لە جێگەیەکە و فرسەتێکە کاتەوە کە کارگەر بە ئیرادەی خۆی بە خەباتی خۆی ئەوانە بەشی ئازادی لە ژیانی خۆی زیاد بکە لەسەر ئەساسی بەشی ناچاری و بەشی ناچاری و بەشێکە تۆ کارەکەی کە تۆ مەجبوری بە کارکردن مەجبوری بۆی کەوا بڕۆی شان و قۆڵ بکتیەوەوانە بەشی ئازادی ئەو بەشەی لە دوای کارەوە دەستی پێکەی ینی قەڵەمڕەوی ئازادی لەسەر ئەساسی قەڵەمڕەوی ضرورەت و قەڵەمڕەوی ناچاری پێش بکەوێ بەڵام بەداخەوە چەند ساڵە نزیکی 166 ساڵ لەمەو پێش کارگەرانی مێلبن لە ئوسترالیا بە خەباتی خۆیان توانیان بورە 165 ساڵ لەمەو پێش کارگەرانی مێلبن لە خەباتی خۆیان توانیان فەرزیکەن بەسەر حکوومەتی مەلبنە کە 8 ساعات بۆ کار 8 ساعات بۆ لەزەتبردن لە ژیان و 8 ساعات بۆ خەوتن 8 ئەمەیان فەرز کرد بەسەر 165 ساڵ لەمەو بەر باشە 165 ساڵ لەمەوە بەرەوە ئەو کاتە ئەو باسی ئەو کاتاکەن کە کارەبا نەبووە باسی ئەو کاتاکەن کە نەک کۆمپیوتەر نەبووە تەلەفۆنیش نەبووە باسی ئەو کاتاکەین کە شەمەندەفەر تازە داکەوتووە و ئەساسەن ئەوەی کە پێوترێ سیارە بەو جۆرێکی ئێستا هەیەوانە نەبووە و هەموو ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیایە هەمووی کە پێوترێ ڕۆبۆتەوەی کە ئینسان یارمەتیە بەرهەمداری کاری ئینسان بەرەو پێشچێتەوەوانە هیچی وجودی نەبووە 165 ساڵ لەمەوە پێش 8 ساعات کارمان بەدیە ناوە لایەزالیش 8 ساعات کارەکەین لایەزال ئەگەر شانسمان هەبێ 8 ساعات کارەکەین بەڕاستی ئەو تەقریرەوە ئەو خەبەرانی کە لە ئەمریکا بڵاو بۆتەوە ئەچێتە سەر هەموو شتێک ناچێت سەر باسی ئەم نقطەیە کە ئایا ناکرێ کاتی کارکردنمان ببێ بە 2 ڕۆژ لە هەفتەیە 2 ڕۆژ نا 3 ڕۆژ لە هەفتەیە و ئایا ئەمە ڕێگە ناکاتەوە بۆی کەوا بێکاریش کەم بێتەوە ڕێگە ناکاتەوە بۆی کە ئینسان کەمێک زۆرتر لەزت لە ژیان بەرێەوە کار نەیپڕوچێنێەوە پڕووکاندن لە کارە نەبێتە چارەنووسی دەیان و سەدان ملیۆن بڵێ لە کارگەرانی دنیا بەڕاستیمانە ئەو سوالاتانن کە سەرمایهداری خۆی لە بەردەما بینێتەوە من وای بۆ چم کە کاتی ئەوە هاتووە کە جوڵانەوە کارگەرەکان لە بری ئەوەی کە هەرباز لەوە بکەن کە کرێ زیاد بێت و کرێ بەرەو سەرچێوانە بەڕاستی کاتی کارکردن ببێ بە یەکێک لەو مەسائلانەی کە جەوهەرەترین مەسەلە بێت کە خەباتی بۆ کرێت کاتی کارکردن کەم بکرێتەوە ئینسان لە جاتی وەختێتی بەڕاستی لە جاتی 5 ڕۆژ لە هەفتەیە 4 ڕۆژ 3 ڕۆژ لە هەفتەیە کار بکە ئێستا لێرە لە شاری یەتۆبۆری ئێمە تقریبا هەنێک قەتاعات و ئەوانە وەکو تەجروبە باسییان کە 6 ساعات کار کرد نازانم تا ئێستا گەیشتووە بەچی ئەوانە هەواڵێکی وانە کە دڵخۆشکەر بێت تا ئێستا بەڵام ئەم خواستەیەکێکە لە خواستەکان کە تایبەتی حیزبی چەپ بەرزێکاتەوە بڵێ
من هیچ ڕاستێکی هەندێک سەرنجم هەبوو یەکەم گوێ لێ نەبووە بزانم وتمەوە یاوەکو کوردستان هەفتە یەک ڕۆژ دەوامە بێتەوە لەوەش خراپ نییە بەڵام ئەو قسەیە زۆر دقیقە شەماڵ باوەڕکەوە بزانم ئێمە ئەگەر بیرت بێ کە تازە کەناڵی هیوەمان دامەزرانە بوو تقریبا لە هەفتەکانی سەرەتایە بەرنامەیەکمان لەسەر کۆرۆنا کرد ئەو کاتە من تۆزێ ریسێرچم کرد تۆزێکم خوێنەوە لەسەرەوەی خەڵکی جۆرا و جۆر چیەڵێ لەسەر کاریگەریەکانی کۆرۆنا پێم وایە مانگی نۆبوو ئەوەندەی بیرم بێ دەیڤید هاروی ئەو کاتە وتبووی یعنی پارمانی نۆ 5-6 مانگ کایتر لە کاتی پەندەمی کۆمانە تێپەڕی بوو لە کاتی داخستنی دنیا بەهۆی کۆرۆناوە وتی ئەم کۆرۆنایە ئەوەی وتبووی ئەم کۆرۆنای یەکشتی بۆ ئێمە سلمانوە هەر دقیقام قسەی کە تۆ کردێ کە ئێمە ئەتوانین زۆر لەوەی ئێستا کەمتر کار بکرێ و کۆمەڵگە بەڕێوە ببرێ چەندین ڕێگەی تری پیشانان کە کۆمەڵگە ئەتوانێ بەڕێوە ببرێ بەبێ ئەوەی هەدەفە ئەسڵێکی دروستکردنی قازانج بێ قازانج و کەڵەکەکردنی سەرمایە بێ یعنی ئەمانە زۆر گرنگن کە دێتە دەرەوە مەسەن ئێستا ئەم راپۆرتی کە تۆ باست کرد با من اعتراف بکەم بەداخەوە کە فریانە کەوتم راپۆرتەکە هەمووی سیرکەم بەڵام بەشێکیم سیر کرد بەشێکیم خوێندەوە لە نووسینەکەی راپۆرتێکی وا هاتۆ بە فاکت بۆ تەهێنێ ئەڵێ لە 195 خەڵک ئیتر پێی نەماوە لە ئەمریکا ئیتر ناتوانێ بەشێک لەمە پەیوەندی بەوە هەیە کە ساڵێک و شتێ خەڵک کە تۆ ئەوەی کە توانیوێتی ها ئەوەی کە شانسی هەبوو توانێتی لە ماڵەوە کارەکەی کردووە مەشاکلی خۆی هەیە تۆ شوێنی خەو و شوێنی خواردن و شوێنی ئیسراحەتی تێکەڵ بووە بە شوێنی کارکردنێ بە معنای ئەوەی ئەسەن باوندەری واتە ئەو حدودە لە نێوان کار و ژیانان نەماوە ئەو حدودە ئەو سنوورە لە نێوان سعاتی کارکردن ئەوەی کە تۆ باسێکی 8/8 لە نێوان سعاتی کارکردن و سعاتێک کە تۆ تایە خۆت دروستەکەیتەوە هێزە هێنیتەوە ئیسراحەت دەکەی ئەو شتانەی کە پێت خۆشە لە ژیانە بیکەی دەسی پیای ڕابگا ئەمانە نەماوە و ئەمە خەڵکی گەیاندووە بەشێکی ئەمەیە کە خەڵکی گەیاندووە بەوەی کە پێڵێن پڕووکاندن لە دەستکار من بۆ خۆم من یەکێکم لەو نمونایە توانی باسم کە بەردەوام لە ماڵەوە ساڵ و نوێ کارم کردووە و بە ملیۆنەها خەڵک ئاوە بەڵام ئێشتا هێمە بەشە ئەو بەشین کە لەوانێ بڵێ تۆزێ شانسمان هەبوو کارمانە لە دەستنەیە شانسمان هەبوو توانیمان لە ماڵەوە کار بکەین مەجبور نەبووین بە خەتەری کۆرۆناوە بڕۆین بۆ کارگە و بڕۆین بۆ شوێنی کار و بڕۆین پاس لێ خوڕین و بڕۆین ئەو کارانە بکەین کە زەرور بوو کۆمەڵگەی پێ ببرێ بەڕێوە ئەمە بەشێکی تر پەیوەندی هەرم قسەیە بەڕاستی پێم وابێ هینە نمونەیەکی پیشانیاوە لەم چەند هەفتەیە ئایسلەندە شتێکی وە یعنی ئاهەنگە گێڕن بەهۆی ئەوەی کە بە قەناعەتەوە گەیشتون بەوەی کە سەعاتی کاریان کردو بە 4 ڕۆژ لە هەفتە و کار و کۆمەڵگا و هەموو شتەکان بەڕێوە ئەچێ بە سەعاتێکی کەمتر بە هەمان کرێ بەبێ ئەوەی لەسەر حسابی ژیان و گوزەرانی خەڵک لەسەر حسابی کەمکردنەوەی کرێبێ بەشێکی تر ئەوەیە کە ئەمە ئەگەر ئەم قسەی کە تۆ ئەیکەی کە سەعاتی کارکەم بکرێتەوە بەڕاستی بەشێکی زۆر لە کێشەی بێکاری لە ناوەدا ئەوەی کە تۆ ئەتوانی کارێک کە 40 سەعاتە لە هەفتەیەکە بیکەی بە 2 کاری 20 سەعاتی بەڵام بە هەمان کرێ نەک لەسەر حسابی ژیان و گوزەران و ئەمانە واتە ئەگەر ئینسان بە دوای چارەسەرەوە بێت چارەسەر زۆر هەیە ئەنوع وەشکاڵ مێتۆدی چاکردنی ئەمە هەیە بەڵام خۆمانە زانین کە ئەم سیستەمە خۆی وا بنیادنراوە کە ئینسانی بۆ گرنگ نییە بەڵکو و قازانج و کەڵەکەبوونی سەرمایە ئەوانەی بۆ گرنگترە لە ئێستاە ئەمانە وەکو خەیاڵە ئینسانەتوانێ بیکا کە زۆر خەیاڵێکی باشە و وەکو ئومێدێکیش بەوەی کە بەڕاستی ڕێگە هەیە ئومێت هەیە بۆ چاکردنی ئەم بارودۆخە بێگومان دەستەکانی خۆشە بەس من هەروتم ئەزانم کە تۆ کەمێک بە هینەوە وەکو نوکتەیەک باست کردوانە و سەعاتێک کارکردن لە کوردستانە ڕۆژێکە سەعاتێک کارکردن خۆیەوە عادەتەنەوە دەوایرەکانی حکومەتە یانێ جێگانەیە کە پێ و پڕە لە مۆزەفی سێبەر و ئەوانە گەنا بەڕاستی لە واقعا خەڵکی کوردستان زۆر زیاتر لە دەرەوەی کوردستان کارەکە یعنی ئەوەی کە مەسەلەن کار بۆ هەموو شتێکەکە جا هەموو شتێک بۆ پرسیارەتی هەموو شتێک بۆ مەسئولێتی تاکەکان خۆیان فراهەمی بکەنەوەوانە بەڵام هەتا کارکردن بە معنای کارکردن بۆ گوزەران وسەرەن لە دوای دەوامێکی بڵین ئەگەر ساختەش بێ مەسەلەن بنسێ بن دیوارەوانەش بێ
بەرسێڤەر و بندیوار بێت دواتر دەچێت لە دوای ئەوەوە دەزەکا بە کاری تەکسیکردن دەزەکا بە کاری دوکاناریکردن دەزەکا بە کاری کڕین و فرۆشتنیان دەزەکا بە کاری کارگەری بەڕاستی لەبەرەوە زۆر زیاتر لەوە کارەکەم بەڵام هەرچی بێ کە بەڕاستی ئەوەی کە پێی ئەوترێ 8 ساعات کار ئێستا ئەوە واقعەتی نییە لە هیچ جێگایەکە واقعەتی نییە 8 ساعات کار زۆر بەدەگمەن لە زۆر کەم قەتاع لە پێشکەوتوترین وڵاتەکانی سەرمایه‌داریە 8 ساعات کارمانای ماوە بەڕاستی تەقەدومی پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە سای سەرمایه‌داریە ئێمەی نزیک کردوتەوە لەوەی کوا ببین بە ڕۆبۆت یا ببین بە کۆیلەی ڕۆبۆت یا ببین بە کۆیلەی ئەلگۆریسمەکان و لۆگاریسمەکان و ئەلگۆریسمەکان و چیمان پێوتری و چیمان پێکرێەوەوانە و چۆنچۆنی هەڵسین و دانیشتنەوەوانە هەموو ئەو شتانەمان بۆ ئەهین بکرێت بۆ دیاری بکرێ ینی لەبری ئەوەی ببین بە خاوەنی خۆمان و بڵین تەکنۆلۆژیا مەودای ئازادیمان زیاد کاتوانە مەودای دیلبوونمانی زیاد کردووە و ئەمە بەڕاستی بەندە بەوەیکەوە خەڵکیژە واقعەتانە بزانێ بەڵام من هەرویستم ئەوە ئاماژە پێ بکەم کە لە هەموو ئەو باسانەی کە ئەکرێجا ئەوە خۆشە مەستەنگەوانی کە دێن لەسەر ئەم مەوازعانە قساکەن بۆی کەوا تووشی پڕووکان نەبی ئەزانی چی بکە بجوڵێ ئەزانی چی بکە کە شەو نووسی پێشەوەی کە بنووی ئاوا بکە ئەوە نەسەعاتە بن و ئەوە نەسەعاتە من و ڕاضە ئەو کاتە بکە ئەو کاتە مەیکە هەموو شتێک باسەکەن هەموو ئەنوا وەشکار ڕێگا دۆزنەوە بەڵام هۆی کە بڵێن بە کەمێک کار بێتە دووە نا ئەویان بفێ ناوێ باسی بکرێت سعات کار کەم کرێتەوە ژیان باشتر بکرێ ئینسان تۆزێ کاتی هەبێ بۆ خۆی بۆ ژیانی ئەوانە هیچی باسی ئەوانە ناکەن بدڵنیە بێگومان زۆر باشە دەستی خۆش بێ گۆنا پێما بێت ئەزمونێکی تازەمان بۆ ئەم جاریان بەرنامەکەمان بە شێوازێکی تۆزی جیاواز بردە پێشەوە مێدەوارم بینەرانمان لەگەڵمان بێتاقەت نەبوو بن بێزار نەبوو بن دووبارە من لە دانەدانی ئێوە بینەرانی ئازیز خوازیارم کە لینکی کەناڵەکەمان لە یوتیوبەوە لە کەناڵەکانی خۆتانەوە شیر بکەن ئەگەر تا ئێستا سەبسکرایبتان نەکردووە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن دۆست و ئاشنایەتان ئاگادارکەن سەبسکرایبکردنی کەناڵی هیوا زۆر کۆمەشی ئێمە کە کارەکانمان بچێتە پێشەوە و هەنێک تەکنۆلۆژیانێ تەکنیکی یوتیوبە باشتر بتوانین بەکاری بەرین لەگەڵمان من بۆ بەرنامەکانی داهاتوو لە هەر شوێنێک هەن ئومێدەوارم بەختەوەر بن شەوێک یاخود ڕۆژێکی خۆشتان شەوتان شاد کاتێکی خۆش بۆ هەموو لایەک دەستی تۆش خۆشەمە هەر بژی بۆە